بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتتان باش. ئیمڕۆ جمعە 11 ڕەشەمەی 1400 هەتاوی بەرامبەرە لەگەڵ 4 مارشی 2022 زاینی. خۆشحاڵین وێڕای هاوڕێیان هاوکارم لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە و لە ڕێگای بەرنامەی ڕاوێژ. ڕاستەوخۆ میوانی کۆڕ و کۆمەڵی گەرمی ئێوەی خۆشەویستین. هەروەکوتم ئەمڕۆ 4 مارشە. 4 ڕۆژی تر ڕۆژی جیهانی ژنە واتە 8 مارسە. لە هەموو شتێک پێش تەسبێکی بەرنامە جێخۆیەتی پیرۆزبایی ئەم ڕۆژە پێشاپێش بکەین لە هەموو ژنانی زڵم لێکراو، هەموو پیاوانی یەکسانی خواست و هیوادارین ئەم ڕۆژە ببێتە هەنگاوێک بۆ بەرەو پێشوونی ئاستی مبارزات و داخوازیە ڕەواکانی ژنە. ئەمڕۆ تەوەری بەرنامەکەمان تەرخان کردووە بۆ 8 مارس ڕۆژی جیهانی ژن و ئەمانەوێت 8 مارس و وەزعیەتی ژنان و ئاستی مبارزاتی ژنان لە ئاست دنیا و ئێران و کوردستان بدەینە بەر باس و لێکۆڵینەوە. بۆ ئەم مەبەستە 3 میوانی خۆشەویستمانەیە: هاوڕێیان کانی کەرەمپور، هاوڕێ ئەسرینی قادری و هەروەها هاوڕێ هەتاوی عەبدوڵایی. پێش لەوەی کە چمە سوراغی هاوڕەکانی میوانی ئەم بەرنامە جێخۆیەتی جارێکی تر ڕابگەێنم کە ئەم بەرنامە ڕاستەوخۆیە، بۆیە ئێوەی خۆشەویستی ژەتوانن بەشداری ئەم باسە گرنگە بن لە ڕێگای ژمارە تەلەفۆنی 2046 702 61 67 64 بێنە سەر هێڵی تەلەفۆن بەدەنگ یا بە کورتەنامە سوال یا هەر ڕاوبۆچوونێکتان هەیە لەگەڵ ئێمە و بەرنامەکە و میوانانی خۆشەویست باسی لێ بکەین. هاوڕێیان ئەم کاتتان باش، پێش لە هەموو شتێک پیرۆستان بە 8 مارس. هاوڕەکانی سڵاو و ڕێز بۆ ئێوە هاوڕێیاکەوە، هەروەها بۆ هاوڕێ ئەسرین و هاوڕێ هەتاو. منیچ دەستخۆشیەکەم لە داوەتەکەتان و هەروەها پێرۆزبایی پێشاپیش پێرۆزبایی 8 مارسەکەم لە هەموو ژنان و پیاوانی ئازادی خواز لە سەراسەری دنیا، بەتایبەت ژنانی ئێران و کوردستان کە لە توولی 43 ساڵی ڕابردووە مۆبارێزە و مقاومەتێکی جانانەیان کردووە. زۆر سپاس هاوڕێکانی. هاوڕێ هەتاو. منی سلااو ڕێزمە هاوڕێکۆ بۆ خۆت و بۆ بینەرانی بەرنامە و بۆ هاوڕێنی بەشداربوو لە بەرنامە. هیوادارم بتوانین ئامادانەوەیەکی هەرچەند کورتمان هەبێت سەر ئەم مێژووی 8 مارس هەم ڕووداوەکانی هەناوی کۆمەڵگەیان دەیەن. زۆر سپاس هاوڕێ هەتاو. هەڵبەت جێخۆیەتی بە بینەران بڵێن ئەگەر تەخیرێک بوو لە دەستپێکی بەرنامەکە کێشەیەکی تەکنیمان لە دەنگا هەبوو، ئەوش هاوڕێ هەتاو بوو. ئێستا دەنگ باشترە، هیوادارم دوای لەمان نەگرن بەڕەخنە. زۆرمان هەوڵداتا و ئاستا هاتووە. هەرحاڵ هاوڕێ ئەسرین فەرموو. منیش سڵاو هەیە لە خەمەتێەوە میوانانی خۆشەویست و هەروەها بینەرانی عەزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و هەروەها پیشاپیش هاتنی 8 مارس بە تەواوی ئینسان ئازادی خوازەکان و بەرابەری تەڵەبەکان تەبریکێژم. زۆر باشە هاوڕێ ئەسرین، با هەر لە تۆوە دەست پێ بکەین. پرسیاری یەکەممان ڕووبکەینە جەنابەت. حەزەکەم بزانین لە سەروبەندی 8 مارسە وەزعیەتی عمومی ژنان لە ئاست دنیا چۆنە بینیت؟ هەڵبەت پرسیارێکی تۆزێک عمومیە، لەوانەیە جوابێکی درێژ هەڵگرێت، بەڵام حەزەکەم بزانین بە پێی ئامار و ئەرقامێک یا داتایەک کە جەنابەت لە بەردەستا هەبێت وەزعیەتی عمومی ژنان چۆنە بینیت؟ بەڵێ هاوڕێیاکۆ لە 8 مارس و ڕۆژهایەکی ئاوەها تایبەت زۆرتر مەسەلەی ژنان ئەخرێتە بەرچاوە وەزعیەت و ئەو نیگەرانی هایەکە لە نقطە مختلفەکانی دنیا وجودی هەیە، چهرە و ڕواڵەتی ئەسڵی خۆی دەرەخاوە. ئەوە لە بەتنی خۆی من پێم وایە شتێکی باشەوە ئەیکاش هەموو ڕۆژەکانی ساڵ لەم بابەتەوە قسە بکریایە، هەڵویست بەرامبەر بە ئەو ستەمەکە بە ملی ژنانە ئەڕوات هەڵویست بگیریایە. بە بڕوای من
ستەمێکە بە من ژنان ئاچێت و یا ئەو توندوتیژیەی کە بەرامبەر بە ژنانە هەست تەنیا مختص بە یەک وڵات و یا منتەقەیەکی تایبەت لە دنیا نییە ئێمە حکوومەت‌هایەکی متفاوتمان هەیە دروستە تەواوی حکوومەتەکان سیستمێکی اقتصادی سەرمایه‌داریانە هەیە بەڵام ئەتوانین بێژین ئەو میزانی فاشیزم و ئەو دیکتاتۆری لە وڵاتێک بۆ وڵاتێکی تر ممکنە متفاوت بێت مثلا ئێمە وڵات هایەکە شەڕ و نائەمنیان تیا بووە وەکو ئەفغانستان وڵاتانێک ویا وەکو مثلا حتا تورکیەش کە بەسلاح دەوڵەتێک سێکولاریش ناوی لێبن بەڵام دەوڵەتانە ناو لیستی دەوڵەت هایەکن کە توندوتیژی بەرامبەر بە ژنان زۆرەوە ئێمە وڵاتانی تر کە زۆر قسەیان لێ ناکرێت مثلا وڵاتانە وەکو ئافریقامان وڵاتهای ئافریقاییمان هەیە کە نەتەنیا ئەو بێسلاح تۆسعانە یافتگیە ئەو فەقرە اقتصادیە کە یەکێک لە هۆکارەکانە کە ژنان لەژێر فشارە بن بەڵکو فەرهەنگ و حتا کولتوری پیاوسالاری لەو شوێنانە زۆر جار ڕەواجەوە خەڵکیش تەنانەت پەیڕەویەکەن لەو کولتورەوە مدام ئەو فەرهەنگ و ئەو کولتوری پیاوسالاریە تەولید و باس تەولید ئەکرێتەوە جا هەر بۆم بۆنەوە بەحسی بەسلاح تەحلیل و یا هەڵسەنگاندنێک لە بواری ژنانەوە ئەکەین ناتوانین هەموو جێگایەک لە یەک سەدحادا بنین و دیارە جوغرافیا بە جوغرافیا تەفاوەتی هەیەەوە و تەفاوتش هەروە کەوتم مجموعەیەک دادە هەیە کە لە وەزعیەتی ژنان تەسیرگوزارن وەکو اقتصاد وەکو فەرهەنگ وەکو سیستمی سیاسی حاکم و نمونەهایەکی لەم نوعەوە طبق حتا مطالعات و پژوهش‌هایەک اجتماعی کە هەیە نیشان دراوە کە لە هەر وڵاتێکە کە بە ئیصطلاح شکافی جنسیەتی لەبین ژن و پیاوە زۆرتر بێت خۆ میزانی خشونەتیش بۆ نسبەتە زۆرترێکە یعنی لە هەر جێگایەک بە ئیصطلاح منزلەتی پیاک بە نوعێک دەستە باڵای بێت لەسەرەوە بێت خۆ متەسفانە خشونەت بە من ژنانیش زۆرترێکە جا هەر بەم بوونەوە متەسفانە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی کەڕاکەوتم و وڵاتانی ئافریقای 1.5 بەرابەر لە وڵاتانی غەربی بۆ یەک کشورهای ئوروپایی ژنانیان ئەبنە قوربانی یا گەرچاو لە ئاماری مەسەڵەن خەتەنە یا هەر ئەو ناقصکردنی ئەندامی جنسی ژنان بکەین وڵاتانی وەکو سوودان وەکو سومالی ئەمانە بانترین ئامارەکانیان اختصاصداوە بە خۆیانەوە هەرو باوەڕە مەذهبیانە بە نظر من هەر ئەو سنت و فەرهەنگە هەر ئەو حاڵەتە قەبیلەی بوونە لەو جەوامعە کە وجودی هەیە بە نظر من مەبنای ئەسڵی ئەو زۆڵمەیە کە لە دەرحەقی ژنانە ئەکرێت مثلا من چاوم لە ئامارێک زۆر وەحسەت ناکە لە هەر 11 ثانیە ژنێک طبق پژوهشایەکە کراوە لە ئافریقا ئەندامی جنسی ناقسەکرێت شتێکی تر کە پێم خۆشە باسی بکەم و زۆر شاید تەوجۆی پێ ناکرێت مەسەلەی ئەقلیمیە کە وەختێک پەدیدەیەکی تەبیعی یا حتا غیرە تەبیعیش وەکو سیل وەکو بوومە لەرزە وەکو ئەو شتانە ڕوادات خۆ خەڵک مەجبورە بن کە مهاجرت کەن کە بازم لێرەش 70% جەمعیەتی مهاجرینی ئەقلیمی ژنانن مثلا لە ساڵەکانی پێم وایە 90دا بووە کە توفانێک لە بەنگلادش ڕوویدا تعدادی مەرگومی ژنان لەو کاتەش مثلا 14 بە 1 بووە لە مقابڵی پیاوانە یان مثلا سونامیەکە لە ئەندونیزی هاتووە هەر بازم ئەویش هەر بەو شکڵە میزانی تەلەفاتی ژنان زیاتر بووە ڕاستە پێم خۆشە هۆکارەکان چین کە ژنان تەنانەت لەم وارانەش زۆر ئەبنە قوربانی بۆ نمونە بە نظر من ئاموزش و ئەو توانایی های فەردی مثلا وەکو فێربوونی حتا مەلەکردن فێربوونی ئامادەگی جسمانی زۆر جار پیاوان زۆرتر ئاموزش ئەدرێن لەو بابەتەوە یعنی دلایلگەرتیش ئەتوانێت تاثیر گوزار بێڕاکەوتم دلایلی فەرهەنگی دلایلی مەذهب کە مثلا لە وڵاتانی خاوەنیانە خۆ ئەو سیستەمە استبدادی مەذهبیە زۆر بەرچاوترێکە بە نسبەتی وڵاتانی تر کە بە ئیصطلاح وەکو تۆسع یافتە ناویان لێ ئەبن
بە شکڵێکی تر خۆی ئەنوێنێ مەسەلەی ژنە. بەڵامی ترەوە بەمانیەوە نییە کە مثلەن لە وڵاتانی تر بۆ نمونە وڵاتانی ئوروپایی کە شاران کرد وەزعیەتی ژنان باشە. نەخێر لێرەش لە وڵاتانی وەکو مثلەن وڵاتی ئاڵمان لە هەر یەک دەقە سێ دانە ژن توندوتێژی بە ملیانە سوورەتەگرێەوە، هەر ئەو نابەرابەری جنسیەتیە، هەر ئەو ئاپارتاید جنسیەتی لێرەش هەیە وەڵان کاتێک باس لە ئستقلالی اقتصادی ئەەکەم. خۆ دیارە ژنان لێرە ئستقلالی اقتصادی خۆیان هەیە، بەڵام مثلەن وەختێک باسی ئاپارتایدی جنسیەتی تێتە بەرەوە، باسی تەبعیزی جنسیەتی تێتە بەرەوە. خۆ ژنانیش لێرە لە بەحسی حەقدەستەکان حەقدەستیان کەمترێکە بەنسبەتی پیاوان و لەژێر فشارهایەکی ترن وەکو شوزانم هەتا ئازارهای جنسی خشونەتایەک لەو بابەتە لەسەر کار بە ملیانە زۆرتر ئاماڵەوێت. منزوور ماوەسەکە لەسەر تاسەری دنیا بەنظر من مەسەلەی ژن وەکو ستەم و وەکو ئەو توندوتێژیە بەرامبەریان هەر هەیە، بەڵام جغرافیا بە جغرافیاوە منتەقە بە منتەقە ممکنە تەفاوەتی هەبێت ئامارەکانی. هاوڕێسرین ئەو فەرهەنگە دژە ژنە ئەو مەسەلەی ئاپارتایدا لە وڵاتانی فەقیری هەروەکو خۆت ناوەبەر سوودان و ئەفریقا و وڵاتانی لە حاڵی تەوسا زیاترە بۆ کارەکەی ئەنی لە هەر کوێک لە هەر وڵاتێکە بینیت باری ئابووری و وەزیەتی گوزەران و معیشەتی خەڵک میزانی دەخاڵەتی ژنان لە بازاڕی کار وانە کەمترە. طبعاً فەرهەنگی زدی پیاو یا فەرهەنگهای ئێرتجاعی لەوانە زیاترە. پێت وایە ئەمە پەیوەندیەکی پایی و ئەساسی بە مەسەلەی ئابووریەوە هەیە؟ خب تەبیعەتەن هەیەتی، یعنی هەر وڵاتێک بە نەزەری من لە بواری ئابووریەوە زایفتر بێ بە ئیسلاح ئەو تعریفەی کە کراوە لە وڵاتانی ئوروپایی و جەهانی سێوەمی. خب ئەو بەحسی اقتصادەسە وەختێک ئێمە باوەمان بەوە هەیە ئێژین کە ژنان ئەگەر لە بواری اقتصادەوە مستقلتر بن، خب دیارە توندوتێژی و ئەو نسبەتی خشونەتەش بە ملیانە کەمترێکە و نیشانی داوە، یعنی ئامارەکان نیشانی داوە کە هەر ژنێکە مستقل بێ بۆ خۆی لە بواری ئابووریە و تەبیعەتەن خشونەت و توندوتێژیش بەرامبەری کەمترێکە. بەڵام ئەوە بەمانای ئەوەش نییە هاوکات کە ئیتر هیچ توندوتێژیەک وە هیچ تەبعیز و نابەرابەریەک سوورەت ناگرێت. هەڵەگەڕێتەوە بۆ قەوانینێک کە لەلایەن حکوومەتەکانەوە داڕێژەکرێ، مەسەڵەن حکوومەتایەکە کە گوتم ئەگەر قەوانینی بەرگرفتە لە ئیسلام بێت، ئەگەر سیستمێکی ئستبدادی مەذهبی لەسەر کار بێ، بە شکڵێکی تر خۆیان وێنێت. زۆر باشە. یەک دوو پەیامان بۆ هاتووە، دیارە و پەیامانە ئەگەر بینەران لێمان زویر نەبن تۆزێک بە تەخیرەوە باسیەکەین باچینە سەر ناوەرۆکی بەرنامەکە، جا ئەو وەختێ حتمما پەیامەکانی و ئازیزانەش دەخوێنینەوە یا ئیشارەیان پێکەین. بابێنە لای هاوڕەکانی دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی وەزعیەتی ژنان بە حکمی ئەو دەسەڵاتە کە تێکەڵاو کرا بە شەریعەت و بە ئاین خراپتر لە جاران بوو. ئەگەرچی لە سەرەتای شۆڕەشەوە زۆر کەس پێی وابوو، لە سەرەتای قیامی 57ەوە زۆر کەس پێی وابوو کە ژنان ڕۆڵی بەرچاویان هەبووە لەو قیامەدا بۆ هەدەفی ئەوەی ئاڵوگۆڕێک لە ژیانیانە پێک بێت، بەڵام زۆر بەداخەوە بەرەو دواوە چوو. هەر لە سەرەتای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی بەداسەپاندنی حیجابی ئیجباری و حکمهای پەرەسەندنی حکمی سەنگسار و ئیعدام و خشونەت و تەوایەوانە. مەوێ بزانم لە ماوەی ئەم زیاتر لە چواردەیە حاکمیەتی کۆماری ئیسلامی لە ئێران وەزعیەتی ژنان ئێستا لە چ ئاستەکە؟ هاوڕێیاکۆ ئەوەی کە ژین کۆماری ئیسلامی دروستە کە هاتە سەردۆر قانون و یاسایەکی تەسویب کرد کە مەبناو پایۆ ئەساسی زدێژنە، بەڵام ئەمە بەمعنایەوە نییە کە بەر لە هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی ژنان لە حقوقێکی بەرابەرە حقوقێکی بەرابەریان بۆ خۆشتان ئشارەتان کرد کە
زۆرتر بووە بەڵام بەر لەویچە هەر بووە بە خاطر چیەوەی کە کاتی ڕێزاشا و محەممەد ڕێزاشایش هەر قانون و یاسا بەرەساسی شریعەت و نازانم 12 ئیمامی ئەسنا عەشەریە چییە قانون و یاساکانیشیان هەر ئەوە بووە و بجۆزەوەیچە جامعە ئێران جامعەیەکی سنەت زەدە بوو جامعەیەکی مەسەب زەدە فەرهەنگێکی سنەتیان بوو حتا دیمان کە ڕێزاشا دەستی دا بەوەی کە فەرهەنگێکی فەرهەنگێکی غەربزەدە فەرهەنگێکی ئێمە لای ئێمە بڕخچی و ئەتر ئەم کەیشانیچە هەیە هەروە لە بەنامەی زیندە گەرەکی بووە گەرەکیان بوو کە فەرهەنگێکی غەربزەدە حاکم کەن زاڵکەن بە ملێرانە بەڵام خۆ نەیانتوانی بۆ ئەوەی کە جامعە ئێران جامعەیەکی مەزهەب زەدە و بە فەرهەنگێکی سۆنەتی دواکۆتوو بوو بەڵام خۆ خۆمێنی ئەمەیە باش زانی بۆیە کاتێک کە شا دەسیدا بە ئیسلاحاتی ئەرزی و لە ساڵی 41 بڕیاریدا کە ژنانەتوانن ڕێیبەن لە یالەتەکانە حەقیڕێیان هەیە لە ئیالەت و وەلایەتەکانە و خۆمێنی زۆر ڕیاکارانە و ئاگاهانە پێی برد بەم شتەکە ئەوەی کە نامەیەکی نووسی لە مێهرماهی ساڵی 41 نامەیەکی نووسی شەخسەن ڕووبەشاوە وتی ئەم قانونەکێ تۆ دادناناوە کە ژنان ئەتوانن حەقیڕێیان بێ بەرعەلەی بەزەرەری ئیسلامەوە بەرعەلەی مسلمانەکانن خۆمێنی هەر ئەوانە زانی بووی کە جامعەی ئێران جامعەیەکی مەزهەبی و مەسەبزەدەست و فەرهەنگێکی سنەتی حاکمە و زۆر بە وریایی و بە ڕیاکارانەوە بە بەنامەڕیزی وردە وردە هاتە سەردۆر ئێمە زانین کاتێکە خەڵک دەستیان کرد بە ئاعترازات و دۆڤەلی ئەمپریالیستی لە ڕاستی ئەوانە ئەمریکا پێی برد کە خەڵگەتر خاهانی حکوومەتیشانیەوە خاهانی ڕوخانی حکوومەتیشان چاویان لێ کرد چ ئالتەرناتیوێک باشتر لە خۆمێنی کە مەزهەب وەکو هەمیشە ئەبزارێکی ئەسلی بووە بۆ سیستمی سەرمایەداری کە لە مەزهەب و لە ئەو سنەتانە ئیستیفادە بکا کە بتوانێ زاڵ بێ بەسەر خەڵکاوە بتوانێ لەو ڕێگە سوودێکی زیاتر بەدەست بێنێ سیستمی سەرمایەداری بۆیە وردە وردە لە ڕێگەی میدیاکانەوە خۆمێنی پڕڕنگ کردەوە خۆمێنی خستە جێ حتا خۆمێنی لە پێم وایە 57 بەر لەوەی کە 22 بەهمەن بێت خۆمێنی تەگە ڕووزنامەی گاردیە نامۆساحبەکە بۆ شێوە ئێژێ کە بۆەوەی کە خەڵک گۆڵبان ئێژێ لەو مۆساحبەیە کە من پوشش و کارکردن ئازادە هەرچنکە لە پوشش ئابی یەک سری مەوازین ڕعایەت بێت هاتا چەند ڕۆژ دوایەوە تەگ ڕووزنامەی ترا مۆساحبەکە بە ناوی ئەلسەفیر ئێژێ ئەوانەی کە چادرە دەن بە سەریانە قەتەن تەربیەتی ئیسلامیانە ئێمە هیچ ئیسرارێکمان نییە بە مدەتێکی زۆر کۆتا دوایەوە ئەوە بوو کە بە پشتیبانی دۆڵەت‌های ئوروپایی دۆڵەت‌های ئەمپریالیستی وتم لەوانە ئەمریکا خۆمێنی وەدار و دەسەی سواری ئەمواجی ئینقلاب و ئینقلابێکە دوای ئیسلاحاتی ئەرزی خەڵکێکی هەژار و فەقیری فرەهاتن ڕویان کردە شارەکان و لە حاشیە شارەکانە سوکنایان کرد و وەزعێکی اقتصادی خراب و ئەم ئینقلابە بەشێکی زۆری تەبەقەی کرێکار بوو خەڵکی هەژار و فەقیر بوون کە دەستیاندا بە ئەترازات و دەستیان برد بۆ ڕۆخانی شا بەڵام دێتر خۆمێنی بە پشتیبانی و هەمکاری ئەوانە خۆمێنی و دارودەستەکانی سواری ئەمواجی ئینقلابون و لە 22 بەهمەنە ڕەسمەن ئیعلامی مۆجودیەتی کرد و ئەوە بوو کە مدەتی دوایەوە مدەتی زۆر کورد لە 16 ئیسفەندما ئەمە شتێکە زۆر تکراریە شاید هەموو کەس وەختی بەحسی ئینقلاب و بەحسی ژنان بکە ئەمە بێژی بەڵام خۆ بەشێکە لە تاریخ و ناکریە نادیدەی بگرین ئەو بوو لە 16 ئیسفەندا مستەقیم حملەی کرد ڕوو بە ژنان حملەی کرد ڕوو بە ژنان وتی فەرمانی حیجابی ئیجباری داوە خۆشبەختانە ڕۆژی دوایەویچە کە 18 ئیسفەند بوو 17 ئیسفەند بوو بەرابەر بوو لەگەڵ 8 مارسا
ژنان و پیاوانی ئازادی خواز بە شێوەیەکی میلیۆنی ئاواکە ئامارەکانی ژن زیاتر لە 10 میلیۆن هاتنە ناو خیابانەکان و بەرعەلێ ئەم خۆمێنی و بە بەرعەلێ ڕیاکاری خۆمێنی شعاریاندا. ئێمە خۆب ئەزانین قانونی ئەساسی جمهوری ئیسلامی بە مەبنا و پایۆ ئەساسی ئیسلامەوە ئیسلامی جلە قورئانە گیراوە لە قورئانە هیچ حەقێک بۆ ژنان قائل نییە ژنان نیوەی پیاون ژنان ئەبزارێکن بۆ پیا و بۆ ئێرزای مێلی جنسی و بۆ زادووەلەت و ژن تقریبەن لە قورئانە بەردەوار حقوقێکی بەردەواری هەیە یعنی ئەبێ بە وەکو بەردەیەک لە بەردەستی پیاوابێ و قانونی جمهوری ئیسلامی هەر لەو قورئانە و لەو ڕەوایەتانە کە لە پێغەمبەرەکان هاتووە و ئەو قانونیە لەوە گیراوە و ئێمە زانین کە ئەو بەڵین ئەعدامێکە خۆمێنی هاتە سەردۆر لە تیرمانگی 58 بوو کە ژنێکیان ئیعدام کرد چۆن بە قۆڵی معروف تەنفرۆش بوو تەنفرۆشەکان هەمویان گرتیان خستیانە ناو زیندان ئەس جملە ئەو ژنە کە جوزی ئەوەڵین ژنەکان بوو کە لە جمهوری ئیسلامیە ئیعدام کراوە بەشێکی زۆریان لە ژێر شکنجا گیاندیان لە دەستدا بەشێکی زۆریان لە ژێر شکنجا تەسلیمی جمهوری ئیسلامی بوون و دوایی وەکو نیروهای نهی از منکر و امر بالمعروف استفادەیان لێ کرد و ئەوەڵین قەتڵی ناموسی لە هاوینی ساڵی 58 بوو کە ئەو کاتێک گەرۆگانگیری لە سفارەتی ئەمریکا حمڵەیان کرد بۆ سفارەتی ئەمریکا گەرۆگانەکانیان گرت کچێکی 17 ساڵە تەک دانێت لەم ئەمریکایانە ڕابطەی بوو و حامەڵە بوو بە دەستی براکەی بە چاقو کوژرا و کۆماری ئیسلامی هیچ سزایەکی نەدرا و هەر لەو کاتۆ یانێ بە مەحزی سەرکارهاتنی خۆمێنی و ڕژیمی جمهوری ئیسلامی هەم ئیعدامی ژنان دەستی پێ کرد و هەم قەتڵی ژنان نەهادینە بووە لەولا کە دواتر کەمێ بینە بە قۆڵی معروف جلوتر کە ئەگەین بە دەهەی شەسا دەهەی شەس ئێمە ئەزانین هەمومان ئەزانین کە زیندانەکانی کۆماری ئیسلامی پڕ بوو لە ژنان و پیاوانی چەپ و سێکۆلار ژنان و پیاوانێک کە بە زوو زانی بوویان کە خۆمێنی چۆن سواری ئەمواجی ئینقلاب و بە ئینقلابی دزی بە دەزەوانەوە و ئینقلابی قەبزە کرد بۆیە خەریکی مبارزە بوون کە ئێمە زانی لە دەهەی شەسا زۆربەی زیندانیەکان زیندانیهای ژن بوون کە لە ژێری ئەشکەنجا بوون ئیعدام کراون و دەهەی شەست و ساڵەکانی 57 بەشی لە ئیعدامیەکان ژنان بوون کە بەرعەلەی کۆماری ئیسلامی ئاعترازیان کرد و دەستیاندا بە مبارزە کۆماری ئیسلامی لە توولی 43 ساڵی ڕابردووە ئەوەی کە خراپی بەمەر ژنان ناسەپاندیە من نایژم وتم بەر لە خۆمێنیش ژنان وەکو کاڵا بوون بەر لە خۆمێنی جەمە زانین کە لە دۆرەیشە ئەگەر تەماشای سینەمای ئەو دۆرەکەین ژنان ناموسی پیا بوون ژنان کاڵایەکی جنسی بوون و ئەمە هەر ئێدامەی بووە بەڵام ئەو کاتە قانون نەبوو ئەو کاتە فقط فەرهەنگێک بوو سنەتێک بوو بەڵام خۆمێنی زۆر ڕیاکارانە ئەم فەرهەنگیە ئەم قانونیە ئەم سنەتە دواکۆتیانە هێناوە ناو قانون و کەسێکە کردی بە هەنجار کەسێکە دەست بە مبارزە بەرعەلێ ئەوانە ئەبێ بە هەنجار شکەن و مجازاتە کریە قانونن تیبقی قانون مجازاتە کریە بەڵام ئەوە زانین کە ئێمە کاتێکە حقوقی ژن و هەموو شتێکە ڕەبتی بە ژن بێ لە قورئانە ئاگیرێت کاتێکە محەممەد خۆی پێغەمبەری ئیسلامەوە ڕەهبەری موسڵمانەکانە کاتێکە ئایشە 7 ساڵە بوو عەقدی کردوە لە 9 ساڵەیە ڕەسمەن بوون بە ژن و یانێ ڕەواجی کودەکەمسەری کە خۆمێنی هەر لە 58 تا سنی ئیزدواجی لە 15 ساڵا هێنایەتە 9 ساڵ کە ئەو 15 ساڵیچە دەستکەوتی مبارزەی ژنان و پیاوانی ئازادی خواز بوو بەڵام خۆمێنی لە ساڵی 58 هێنایە 9 ساڵ کاتێکە قورئانەکە دوایژێ پێغەمبەرەکە دوایژێمە بینین کە لە توولی ئەم هەموو ساڵە بە شێوەهای مختلف کودەکەمسەری ڕەواج دراوە قانون حمایەتی لێ کردووە قانون خۆی وتیە سنی ئیزدواج 9 ساڵە چەند هەمسەری ڕەواج دراوە ئەنوا وەقسامی استثمار و زۆڵم ڕوو بە ژنان بووە کە بەداخەوە لەم 43 ساڵە ژنان
تاوانێکی زۆریان پەستاوە تاوانێکی سەنگینیان پەستاوە جایگان ئەگەر لەو بابەتەوە تەماشاکەن کە دوایی حتمما پرسیارەکە نازانم پرسیارکەن بۆیە ئیسا ئێشارە ناکەم بە مۆبارێزاتیان شاید دواتر ئێشارەکەن هەوڕەکانی تا ئەوەی کەوتە دووەتە سەردەمی پێش دەسەڵات گەیشتنی کۆماری ئیسلامیش وەزی ژنان باش نەبوو ئەوە زۆر تەبێیە بەڵام باسم لەوە کرد کە ژنان نەخشیان بووە لەو قیامی بەهمن داخوازیان هەبووە ویستویانە بە بەشێک لە مافەڕەوەکانیان بگەنەوە بەو نیەتەش کە لە قیام بەشداریان کردووە هەر لە سەرەتای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی ژنان هاتنە سەر خیابان و بەدانی شعار دژی حجاب یا بۆ نمونە تعدادێک لە شعارەکان کە مەترەحیانە کرد ئازادی و یەکسانی نەشەرقیە و نەغەربیە وەکو جەهانیە هاتنە سەفی ئەترازاتەوە یا ئێمە قیاممان نەکرد انقلابمان نەکرد کە بگەڕێنەوە بۆ دواوە انقلابمان کرد بۆ چاکتربوونی باریژیان بەس کەوایە لە پێش انقلابێش ئەوە بووە ئێستا ئامارەکان باسڵەوەکەن کە لە سەردەمی دوای هاتنە سەرکاری ڕئیسیش تەنانەت ئەوەی کە اتحادیە ئەوروپا و قەتعنامەیەکی دا دەرەوە و مەجموعی ئامار ئەوانەی کە لە بەردەستان ئەوانەی کە داتاکانیان هەیە ئەڵێت ئیعدامی ژنەکان زیای کردووە خۆتکوشی ژنان پەرەی سندووە کوشتنی ژنان پەرەی سندووە تۆ چاولێکە لەم دوایانەی ئاخرا لە دوای مەسلەی ڕۆمینا و سەربڕینی ئەو خانمە حەیدەری ناوە بەڵێ ئەوەی ئەهواز وە گێڕانی سەری ئەوە ئەمە ینی کۆمەلگای ئێران بەنسبەت قەوانینی ژن وەحشەناکتر بووە فاجعەبارتر بووە و قەوانینێکی تەسیریشی داناوەتە سەر فەرهەنگ و دابوونەریتی خەڵک لە مەسلەی بەرخورد بە ژنانە لە هەر حاڵویستم لەو بوارەشا تۆزێک باسی بکەینەوەی کە ئەگەر ئامارێک ئەرقامێکت هەیە ئەوەشمان پێ بدەین لەسەرەوەی کە ئێستا وەزەی ژن لە ئێستاە چۆنە بەشی ئەوەڵی پرسیارەکەت کە تەکمێڵ کۆناندەی شاید بێژین قسەکانی من بوو ئەو بوو خۆ ژنان خودیشە وتی ئەبێ وەزیری ژنمان بێ نازانم کەشفێ حجابی کرد دەستیدا بە کەشفێ حجاب هەموو ئەوانە بلەقەرە ژنانیش داوای وردە کە شاخێک بوو حەقەکانی پێدا و کۆمەلگای کە سنەتی و مەسەبی بوو مقاومەتیەکەی بەڵام لە پاڵی چیا ژنان ڕۆشن بوونەوە ژنان ئەیانزانی کە ئەوانی جەتوانن وەکو غەرب نازان خو من نایژمیسە وەزعی ژنان لە غەرب باشە ناوەزعی ژنان لە هەموو وڵاتەکانە لە سەرتاسەری دنیا شاید بەبارێ تەبەقاتی و فەرقیان بێ بەڵام هەموویان ئەبزارێکن بۆ پیاو سالاری و بۆ سیستم من ئەوە دەردێکی مشتەرەکە لە بینی هەموو ژنانە لە هەموو دنیا ئیسە کەمێ متفاوت بالاوپاینەوە نازانم بەڵام خب ژنان کە وتی وەزیری ئەبێ وەزیری ژنمان بێ حەقیڕێیاندا پێ ژنان داوای حقوقی فرەتریان کردووە حاشیە نشینەکانیش کە هاتن دوای انقلابی ئیسلاحاتی هەرزی هاتنە ناو شارەکان با بەشێکی زۆری ژنان و پیاوان بوون کە دەستیاندا بە انقلاب زانیان کە نەخێرەوە کوڵاوێکی زۆر گۆرە چوە سەریان و انقلاب خۆمێنی قەبزەی کرد بۆیە هاتنینیان اعترازیان کرد و لە 57 سپەندی 57 بەڵام ئێمە بگەڕینەوە کاتێککە سیستەمێکی سەرمایەداری حاکمە کاتێککە ئەم سیستەمە سەرمایەدارە خۆ بەلەخەرە بە سوود بەندە سوودی گەرەکە سوود چۆن بەدەستێت بە ئستثماری تەبەقەی کرێکار 99% جامعە بە ئەوان کارکەن 99% کارکەن 1%ێکی مفتخۆر سوودەکەیان و ڕەنجی زەحمەتی کرێکاران بیخەنە ناو گیفانیان دێ باشە تو وەختی زیربەنات ئەو نەزعیفە خۆ زیربەنا ڕوبەنا تەعینەکە فەرهەنگ تەعینەکە ئەم فەرهەنگە کە لە سەرەتاوە بووە بگەڕینەوە هەر بۆ ئیسە من پێم خۆش نییە بەحسەکان توولانی بێتەوە بگەڕینەوە بۆ تاریخ ئینسان هایە وەدیە زمانێکە بە قەبیلە ژیانیان کردووە تا ئێستا ژنان زوڵمیان لێچێ خب ئەم فەرهەنگە کە هەر هاتووە بەردەداری فێئۆدالیزمیسە سەرمایەداری کە هەر هاتووە ئەم زوڵمە هەر لە ژن چووە ژن هەر جنسە دووەم بووە جایگای لە خوارە بووە هەر لە شوێنێک کاگەرەکی بووە مقاومەتی کا دەنگی بەرزکاتەوە بەتایبەت لەناو کۆماری ئیسلامیە سەرکوت کراوە بە شێوەهای مختلف بۆیە ئیسە کە وەزعی اقتصادی ئێمە خراپە خۆ فشار هاتووە بۆ خەڵک هاوڕێیاکۆ
فشار هاتووە ژنان دەنگیان بەرزەکەنەوە ژنان ناڕزایەتی خۆیان ئێژن بە هەر لە 57 تاکە ژنان هاتنە ناو هەشتی ئێسفەند کە هاتنە ناو خیابان بە نەزەری من هەر ئەو کاتە مهری تەبەقاتی خۆیان تا بە جونبشی ژنانە کە جونبشی ژنان جونبشێکی تەبەقاتیە و لەگەڵ پیاوانێکی کرێکار و زەحمەتکێشە و لەو کاتۆ تا ئیسە جمهوری ئیسلامی پێی بردووە کە ژنان پۆتانسیلێکی بێڵقوێ عەزیمیانەیە ئەگەر ئەم پۆتانسیلە تێکڵاو بێ لەگەڵ ئاگاهی ئینقلابی تێکڵاو بێ لەگەڵ ئاگاهی تەبەقاتی نەتەنیا خودی کۆماری ئیسلامی بەڵکو وەکو بۆمبێکی ئینفجاری سیستمی سەرمایەداری نابوو دەکا هەموو ئەو زڵم و ستەمە نابوو دەکا ئیسە کە ژنان باتەوەجو بە وەزعێکی اقتصادی خراپ کە هەیەیانە ئێمە بینیمان لە 2 ساڵی ڕابردووە کە کۆرۆنا هاتووە نەتەنیا لە ئێرانمە بەڵکو لە سەراسەری دنیا ژنان فرەتەرین زەربەیان دی ژنان زۆرترین تبقی ئامارەکان کە هیچ وەخت ئامارەکان ڕاز نایژن لە هیچ شوێنێکە ژنان فرەتەرین کەسانێک بوون کە شغڵەکانیان لە دەستاواسن فەقر لە توولی چەند ساڵی ڕابردووە بووە بە فەقرێکی ژنانە بۆیە ژنان فرەتەر اعتسابەکەن ژنان فرەتەر اعترازەکەن ژنان فرەتەر تێنە ناو خیابان بە بە مەسەلەمەکە جمهوری ئیسلامی ئەم دەنگانە قبول ناکاوە سەرکوتیانەکە یا ئەگەر بگەڕینەوە بۆ فەقرێکی اقتصادی جمهوری ئیسلامی درۆستی کردووە بۆ تەبەقەی کرێکارێکە ماها دەستمزدیان کە دواکە بێ حتا ئەگەر ئەو کەسێکی کاری بێت خب ئەم هەموو فشارانە فشارێکە کە بۆ تەبەقەی کرێکار هاتووە ئەرێ من مناڵەکەم مادامێکی یاسا و قانون و عرف و هەموو شتێک دفاعم لەیەکە بە 9 ساڵگیە ئەدەم بەشوو ئەو مناڵی منە کە 9 ساڵە خۆی مناڵێکی ئەیدەم بەشوو ئەچێتە ژێر سەقفێکە دوای ماوەیەک سنی ئەچێتە سەر ئاگاهی کە کەسبەکە ئەزانێ ئەی چه زۆمێکم لێ چووە دەست بە ناڕزایەتی ئەدا وەختی ئەیبینێ لە خانەوادەکەی پشت و پەناینین یا خودکۆشیەکە کە ئاماری خودکۆشی بۆیە چووەسە سەر یا وەکو ئەو مۆنا حەیدەریە دەست بە فەرارەدا کە بە 1000 فەن و فێڵی تێرنەوە ئاوا بە شێوەیەکی داعشی و دواکەوتوانە و متەحەجرانە ئەیکوژن سەری ئەگەڕێنن لە ناو کوچە کۆڵانەکانە هەموو ئەوانە فشارێکە کە لە توولی تاریخ من نایژم هەر بووە ئەو سۆنەتانە ئەو فەرهەنگە بووە بەڵام باتەوەجو بە فشارێکە کۆماری ئیسلامی بەمل تەبەقەی کرێکارا هێنایە هەموو کەس بەلاخەرە ئاسابی وردەیە مەسەن بەشی لە ژنانی سەر پەنایان بردووە بۆ ئەعتیاد بەشێکی زۆر پەنایان بردووە بۆ تەنفرۆشی هەموو ئەوانە ناشی لە فەقرێکی اقتصادیە کە هەیەیانە لە پاڵی چیا فەقری فەرهەنگی و کۆمەلگایەکی مەذهب زەدە من ئیسە نایژم هەمووی کۆمەلگا بەڵام خۆ بەشی لە کۆمەلگا مەذهب زەدەیە هەرەوە بووکە ئەو کوڕە شووی مۆنا حەیدەری بە مووی سەری مۆنای گەڕاند و یەک نەفەر جورئەتی نەبوو بڕێتە بەرەوە قاویە کرد ئەی قیڕاندەوە ها شەرەفی خۆمم سندۆ لەکەی نەنگم لە دامانی خۆما پا کردە ئەوە نیشانەی فشارێکە کە ئەو کۆمەلگا بۆ ئەو کوڕە هێنایە ئەمە تۆجیه نییە بەڵام خۆ منزورمەوەسە بەشێ لە کۆمەلگای سنت زەدەست بەشێ لە کۆمەلگای مەذهب زەدەست و هەموو ئەوانە دەست بەدەستی داوە ژنانێکی معتەرزن جمهوری ئیسلامی ئەیان خاتە ناو زیندان ژنانێکی معتەرزن ئەوە فشار تێ لەلایەنێ وەختی ئەزانن هیچ پۆشتوانەیەکیان نیە دەست بە خودکوشی ئەزان و ژنانێکی معتەرزن فەرارەکەن شارەکە ئەگەر نەتیجە بگرین لەم قسانەیە بمانەوێت تۆڵێک کورتی بکەینەوە ئەوەیە کە وەزعی ژنان بەرەو خراپتر چووە نەک تەنیا لە دوای هاتنی سەرکاری کۆماری ئیسلامی بەڵکو بە توولی عمری بە درێژایی تەمەنی کۆماری ئیسلامی هەتا بڕوات وەزعی ژنان بەرەو وەزیەتێکی خراپتر لە دوێکەیەچێ هاوڕەکانی حتمما ئەگەرەمە بۆلات باش بچین بزانین هاوڕە هەتا و وەزعی جارەکە دەنگی چۆنە بڵین دەنگی باش بووە هاوڕێ هەتا من دنەبووی دەکەم لە هاوڕیان ئەگەر دەنگم باش نێ هاوڕەیە کۆ بە زەحمەت پێشی من لە واتساپی تۆ قسە بکەم باشترە چون ئەوڕۆ سیستمەکەم لەگەڵۆ بەرنامە کێشێ هەیە نەزانم ئێستا دەنگم باشە بەڵام قەت دەبێ قەتابێ دەی باشە هەوڵەدەن تەسویر هەبێ بە واتساپی جەنابەت زەحمەت پێشی زۆر باشە من هەوڵەدەم لە ڕێگای ئیمکانێکی تر دەنگت بڵاو بکەمەوە ئێستا دەنگی باشترە دەنگت بۆ لای من کە تەبعاً باشترە نازانم بۆ لای ئاشاکان هەوڕێک هەتا
تەلەڤیزیۆن قەتەکەی خۆت لەسەر بەرنامەکە قەتەکەی بۆی کە نتوانم بە تەلەفۆن وەسڵ بکەم. ئێستا باشە؟ بەڵێ ئێستا باش هاوڕێ هەتاو بەڵام ئێستا من جۆم لە دەنگی ئێوە هاوڕێ ئاکۆ. باش ئەوەی سێک گوێ لە دەنگی منیشە بێت. ئێستا هات زۆر باشە هاوڕێ هەتاو ئەتوانم بینە سەر کوردستان هەرچەند لە هەر حاڵ ئەو ڕفیقانەی تریش یا هاوڕێیان ئەسرین و کانیش ئەگەر یاگەر تۆ ملاحزەیەکی شت هەبێ لەسەر قسەکانی ئەوە بۆ تەکمیل یا حتا نقطە نەزەرێکی متەفاوتی شت هەبێ هەرەتوانی بیڵێن لە قسەکان لەگەڵ یەکترینە بە ئەوە دابەشی نەکەین. بەڵام لە هەر حاڵ بە ئەمەوێ پرسیاری تایبەت بە کوردستان لە جەنابەت خۆ دەزانی کوردستان تۆزێک شرایەتێک یا تایبەتمەند بەخۆی هەیە لە هەر حاڵ بە حکمی ئەوەی کە جۆغرافیایەکە کە ئەحزابی سیاسی متەفاوت مێژوویەکیان لە خەباتیایە هەیە لەناو ئەم ئەحزابەیە داخوازهایەکی دیموکراتیک و سێکۆلار مەطرح هەبێت بە تایبەت لەسەر مەسەلەی ژنان و بە دەرەجاتێک بە ئیدعای خەڵکانی تریش خارج لەوێ پێیان وایە کە لە کوردستان شرایەتەکە تۆزێک تایبەتی ترە یعنی ئەگەر لە باقی جۆغرافیای کوردستان کوماری ئیسلامی توانیوێتی ئەو فەرهەنگە زدی ژنە ئەو فەرهەنگە کۆن و دواکەوتوانە بە ئاسانی بۆی بچێتە پێش و بیکات تەزریقی کا بەناو باقی مەناتقی تر لە ئێران لە کوردستان ئەمەی بۆ زەحمەت بووە. حەزەکەم بزانم لە ڕوانگەی تۆوە وەزعیەتی ژیانی ژنان لە کوردستان بە تایبەت ئەگەر مقایسەشی بکەیت یا بەدڵی خۆت یانیکەی وەزعیەتی عمومی ژنان لە کوردستان چۆنە؟ هاوڕێکۆ پێشەوەی کە بێمە سەر پرسیاری بەڕێزت بێگومان حەزەکەم چاوخشانێکی گشتین بێ دیارە هاوڕێیان ئەسرین و کانی زۆر بەباشی باسییان کرد وەزعیەت بارودۆخی ژنان لە بەرەبەری 8 مارسی ئەمساڵ لە وڵاتانی دنیا بەگشتی وەکو ئەبزارەکان کە سیستمەکان هەرو جۆرە کە ئەسرین باسی کرد سیستمەکان لە هەموو جێگایە بیلای هەر چەشنێکی جوغرافیایی ئەبزارێکیان لەبەردەستە بۆ چۆسانەوەی ژنان بۆ ئەوەی کە هەڵاواردنێکی ڕەگەزی بەرامبەر بژن وەک لە ئەمریکا و لە وڵاتانی زلهێز مەسلەی کاڵایی جەستەی ژن بوونی هەیە لە وڵاتێکی ئوروپایی مەسلەی حەقی کرێکارێ یا ئەوەی کە دێن بەناو فەمەنیستە ڕادیکاڵەکان مەسلەی لە شفرۆشی ژنە کە خەسارێکی زۆر زۆر مەترسیدارە تونترین توندوتیشترین جۆری توندوتیژی دەست بە جەستەی ژنە بەڕێوە ئەبەن لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕازنان لەگەڵ شەڕ و لەسەر لەگەڵ ئەو هەموو ماڵوێرانیم لەبوونی امکاناتە بەرەوڕۆن لە ئێرانیش بۆ جۆرێکە کانی باسی کرد لە دوای هاتنە سەرکاری کۆمە ئەوبەتە من یەک تێبینیم هەیە بۆ بەشێک لە قسەکانی کانی کە باسیەوەی کرد کە شاویستی تۆزێک ماف بدا بژنان ماف نادرێ بژن ماف ئێمە حەقی خۆمانە لێ مازەوت کراوە وەکەوەی حجابی دەیویست لەسەر ژنان لە باشانەی دەویست بۆ شێوازە ڕێنەسانسێک بۆ وجود بێنێ بەڵکو دەویست مۆدیلێک لە مۆدیلی ئوروپایی بێنێتوە ئەوە هیچ تێبینیەک و جیهانبینیەکی سیاسی لە پشت نەبوو بەڵکو بە جۆرێک چاولێکەری بوو جۆری پۆششی مرۆڤ چ پۆشن چ نەپۆشین ئەمە تایبەت بۆ کەسەیەوە هیچ دەسەڵات و دەوڵەتێک ناتوانێت ئەو پۆششە ئەو جۆری پۆشیش هەڵبژارنەوە لە مرۆڤ زەوت بکە بەڵام ئەو جۆرێکەکانی باسی کرد لە سەرەتای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیەوە زۆتنەوەی ژنان دوای سەپاندنی یاسا هەڵاواردن ئامێزەکان دش بە خۆیان هەستیان بەبوونی بێمافیان کرد وەختێک تو لە یاسای بنەڕەتیەکەیدا ژنان لە مافی شارۆمەندی بێبەرین لە مافی حەقی تەلاق و حەقی میرات و وەکو شارۆمەندی پلەدوو سەیریان ئەکرێدەنا ئەگەر لە سیستمێکدا ژنێک شارۆمەندی پلەدوو سەیری نەکرێ مافی شارۆمەندی بێگومان سیستم ناتوانێت مافی سەرەتاییترین مافی ئینسان کە پۆششە لە ژنێک زەوت بکەوە ئەوە خۆی خزاندە ناو کۆمەڵگا لەلایەن دەستگای سەرکوتەوە لەلایەن هێزی سەرکوتی سوپای پاسدارانەوە لەلایەن هێزی سەرکوتی پۆلیس و هەموو ئەبزارانێکە
سیستم لەبەردەستیدا بوو لەلایەن ڕاگەیاندنەوە و دواتریش لەلایەن پەروەردەوە بێگومان زۆر جار ئێمە ئەڵێن ژنێک ئەتوانێت پەروەردەی دروستی مناڵێکی هەبێ و نەوەکانی داهاتوو زۆر جار ئێمەش باوەڕمان بۆیە بەڵام ژنێک تا تەمەنی 6 ساڵ و 7 ساڵ ئەتوانێت مناڵەکەی پەروەردەکە و ئەو مناڵە لەو سیستمە دژەژنەدا ئەچێتە ناو سیستم و مەدرسەیەک کە بە هەڵاواردنەوە بە تەفکیکی جنسیەتیەوە گەورە دەبێت لە مەکتەبەکانەوە دەستی پێکردەوەی کە مەکتەبیان کچانەوە قورآنەکە لەوەی کە ژن ناتوانێت لە ژێرناوی بوونی هەستەوە لەو سیستمەدا وەکو سەرکۆمار هەڵبژێردرێەوە کۆمەڵێک شتی تروە لە هەڵاواردن ئامێزەکانەوە خۆی دەخزێنێتە ناو کۆمەڵگا و دواتر ناو بنەماڵە وەکو کۆمەڵگایەکی بچووکە خۆی لە ئەو هەموو خەسار و توندوتیژی جەستەی و ڕەوانیەدا دەبێت تۆجا ئەگەر ئێمە بینە سەر باسەکە کە هاوڕێیان بەباشی باسییان کرد حەز ناکەم زۆر لەسەر مۆزوع باس بکەم ئەگەر بینە سەر کوردستان مەسەلەکە لە کوردستانی شەر بۆ شێوازەیە چونکە خەباتی ژنانی کورد بە دوور نەبوو لە خەباتی ژنانی ئێران بەڵام شێوازی خەباتەکە لەو بەشە ببوون بە قەولەکەی خۆتان ببوونی ئەحزابی سیاسی و پەروەردەی سیاسی و سەرکوتی زیاترەوە ئەوەی کە مەسەلەی ئێتنیکەیە لە کوردستان فەرقیە لەگەڵ ناوچەکانی تر هەڵاواردنی ڕەگەزی توندوتیژی ئەو هەموو خەسارە کۆمەڵایەتیانەکە من حەزەکەم تۆزێ بە کورتی بەسەریدا بڕۆم ئەگەر بمانێ باز لە هەڵاواردن بکەین هەڵاواردن لە کوردستانیش وەکو باقی ناوچەکانی ئێران وەکو تاران وەکو شارە فارس نشینەکان ناوچە عەرەب نشینەکان هەر بەردەوامە ئاماری خۆکوژی یەکجار زۆرەوە یەکێک لە گەورەترین کێشەکانمە نەبوونی NGOی تەندروستە لەو بەشانە بەتایبەتی لە کوردستان کە نیمانە ئامارێکی ڕاست و دروستمان نێوە ئەوەی کە هەشە بە هیمەتی چالاکانی سیاسی و مەدەنی خۆڕسک بووکە بەڕێوەیان بردووە ئەگەر بینە سەر بواری دۆخی ئابووری ئێمە ئەبینین کە ژنان لە هەموو ئێران لە بواری ئابووریەوە بەو شێوازە کە دەبێت سەربەزبین نین چونکە کۆماری ئیسلامی هیچ کات نەیویستووە کە ژنان لە بواری ئابووریەوە لەو سیستمەدا ئەو هەموو یاسا هەڵاوازن ئامێزەی دروست کرد بۆی کە ژنان بخزێنێتە کونجی ماڵەوە لە پرۆسی سیاسی و ئابووری وڵاتەکە دووریان بکاتەوە ئەمە لە کوردستان شێوازەکەی زۆر تراژیدیکترە ئەگەر لە ئێرانی ژێر حاکمیەتی کۆماری ئیسلامی ژنان لە بواری ئابووری و سەربەزنین لە کوردستان بەهۆی مەسەلەی ئێتنیکەوە بەداخەوە کە لەسەر ژنانی کوردیشەیە بەهۆی ئەوەی کۆماری ئیسلامی لەو ناوچانە بە چاوێکی ئەمنیەتی سەیریەکە و بەهۆی نەبوونی حتا ئەگەر ژنێک بتوانێت لە ناوچەکانی تری ئێران لە شرکەت و لە کۆمپانیاکان و لە شەریکەکان ئەگەر بە حقوقێکی کەم و بە شێوازێکی زۆر لەوانەیە کڵیشەی جنسیەتی ڕۆژانە بوونی هەبێ لەوانەیە دەستێژی لە چاولێکردنێکەوە بگرە لە دەستەواژەیەکەوە بگرەوە حتا دەستێژی بە ئاشکراش بوونی بووە بڕە حقوقێکی زۆر کەم بۆ خۆرنەمیر وەربگرێت لە کوردستان بەداخەوە ئەوەش بوونی نییە و ژنانی ئێمە شرکتێک شەریکەیەک نییە چونکە بوژانەوەیەکی ئابووری لە کوردستانیە گەبین لە بواری ئابووری یا دەبینی ژنانێکی کۆڵبەرمان لە کوردستانێکە پیاوان سەرڕای ئەوەی کە لەو سیستمەدا بە جنسی دەرەجە یەک ناسراون بە کۆڵبەری و بە مەمرەمەژی خەریکن ژیانەکەن گیانی خۆیان دەخەنە خەتەرەوە دیتر بزانە لەو سیستمەدا ژن کە وەکو جنسی دووەم سەیریەکرێت چۆن ئەتوانێت لەو سیستمە ئابووریدا کە هەربوونی نیە هەلی کاری ئابووری بوونی نیە ژنان لە بواری ئابووری و کێشەی زۆریان هەیە ژنانێکمانەیە کە خۆیان سەرپەرستی بنەماڵان بەڵام بەدەستەواژەی بە سەرپەرست ناویان دەبن وە ئەگەر بێنە دەرەوەی کۆمەڵگا لە کۆمەڵگایەک بەداخەوە لە هەر جگایەک فەقری ئابووری بە فەقری فەرەنگیشەیە بە چاولێکردنێکی لە ڕوانگەیەکی چاواشەوە سێری ئەو ژنان ناکرێت نەک بەهۆی خەڵکەکەی بەهۆی سیستمەکەوە ژنانێکمان هەیە کە هاوسەرەکانیان خۆیان کۆڵبەرن کە سەختی زۆرە پێشن ئەگەر لە بواری ئابووری و لێکی ژنانێکمان هەیە هاوسەرەکانیان کۆڵبەرن بریندار بوون گیانیان لەدەستداوە ئەرکی مناڵیان کەوتۆتە سەر شانوە لە بواری ئابووری و زۆر مەسەلەکە زۆر قوڵترەگە لە بوار کۆمەڵاتیەوە هەرۆجۆریکەکانی و ئەسرینیش بەشێکیان ئاماژە پێکرد ئێمە بافتی کوردستان بەهۆی ئەو میلیتاریزە بوونەوە لەلایەن سیستمەوە بەهۆی ئەو ڕوانگە ئەمنیەتیەوە هەمیشە بافتێکی بەداخەوە عەشیرەیش بووە چونکە کۆماری ئیسلامی دوو ئەبزاری زۆر مەترسیداری بۆ چۆسانەوەی ژنان لە بەردەستەوەکو پیاو سالاری وەکو ئایل و ئەو جوانە لە ناوچەکانی مەسەلەن کوردستان لە ناوچە عەرەب نشینەکان کە بوژانە و هەلیکاری لەبارنێوە کۆماری ئیسلامی مەسەڵەن ئاوری لێ ناداتەوە بۆی گرنگنەوە مەسەلەی کە ئەسرین باسی کرد بوونی خەتەنە لە کوردستانی ژێمە هەمانە لە کرماشان لە زۆربەی شارەکانی مقریان لە تا دوورترەکەوێتەوە ناوچەکان دەچێتە ناو قوڵای تراژدیکەکەەوە بوونی هێواسان کۆماری ئیسلامی ئاوڕێ لێ نەداوەتەوە لە ساڵی 2016-2015 کۆمەڵێک چالاکی مەدەنی هاتن لەسەر و خسارە
ئەو تراژدیکە کە خەتەنەی ژنانە لێ کۆڵینەوەیان کرد کۆمای ئیسلامی ئەسڵەن بۆی گرنگ نەبوو ئامارەکانی دەرنەکرد ئەگەر بێن دەبواری خساری کۆمەڵایەتی ئەمە دەبینی ئاماری خۆکوژی یەکجار و لە زیادبوونەوە ئامارێکمان نییە چونکە هەر NGO-یەکە دەنگی ژنان بێ دەست بەسەری ئەکرد لە هەموو وڵاتێکی دموکراتیک کاتێک کە NGO-یەک یا ژنێک دەیەوێت دەنگی ژنانێک بێ لە بواری خسارە کۆمەڵایەتەکان سیستمەکە یارمەتی ماڵی پێدەگەێنێ یارمەتی ئینسانی پێدەگەێنێ شۆنی بۆ دابینەکە بەڵام لەژێر حاکمیەتی کۆماری ئیسلامیدا ژنانی کورد گەورەترین لەمپەریان بۆ بوونی ئەوەی کە دەنگکەڵەبرن خودی کۆماری ئیسلامیە بۆ نمونە لەناو کوردستاندا ئامارێکی هەمیشە کوردستان لە پلەیەکەکانی خۆکوژی ژناندا بووە بەداخەوە دواتر ناوچە عەرەب نشینەکان و هیچ کات ئاوری لێ نەداوەتەوە حتا ئامارێکی ڕاست و دروست نییە و ئەگەر لە بواری کوشتنی ژنانەوە ئێمە دەبینیم بورچی لەو ماوەی دواییدا بەتایبەتی دوای هاتنە سەرکاری ڕئیسی جنایەتکار کە یەکێک لە مۆرە کەسیف و جنایەتکارەکانی ڕژیمە کە دەستی بە خوێنی دەیان ڕۆڵێ ئەو وڵاتە بە ڕووهەڵماراوەی و سوورە کاتێک دێتە سەرکار ئەو هەموو خفەقان و سەرکوتە دژ بە ژنان هاتووتە بۆڕێ ئەبینی کە ئەو هەموو کوشتنە بوو ئەگەر سەیری کەین ئاوڕێک بدەینەوە بە هەموو ناوچە جوغرافیەکانی کوردستان ئەگرێتەوە بەهۆی بوونی ئەو فەقرە ئابووریەیە ئەو هەموو فشارە اقتصادیەیە بەتایبەتی دوای هاتنی کۆڕۆناوە بێدەسەڵاتی نابەرپرسیارەتی کۆماری ئیسلامی نسبەت بە ئەو پەتا ماڵوێرانکەرە کە هەموو دنیای تەنیوە ئەبینی کە ئەم فەقرە ئابووریە خۆی خزاندوتە ناو بنەماڵە پیاوان فشارێکی زۆریان لەسەرە و دین لەو نێوەدا جنسی دووەم و حتا مناڵانیش زەربەی زیاتر ئەبینن و ئەم کوشتن و ئەو هەموو قەتڵە ناموسیە ئەو هەموو تەرویجی پرۆپاگەندەیە کە لەلایەن سیستمەوە ئەکرێت وەختێک لەناو قانونی وڵاتێکدا سزای ڕۆهەڵماراوانەی بەردباران و کوشتنی داناوە بۆ جستەیژن ئەگەر پیاوێک لە کوردستانیە لە ناوچەیەکی تژنێک دەکوژێت پشت بۆ یاسایە ئەبەستە ئەیکوژێ ئەبینێت کە لەلایەن ئەو یاسایە و ئاودانەوەی لێ ناکرێەوە لەوانەیە زۆر بە سووکی بەسەریدا بڕۆن پشت بۆ یاسایە شاملی باقی شارەکانی ژەکات هەوڕێتەوە باقی شارەکانی ئەڵم ئەمە شاملی بەقی شارەکان و بەقی کە بینیمان لە ئەهواز ڕوویدا لە زۆربەی شارەکان قەتڵی ژنان قەتڵی بەتایبەتی لەو ساڵانەی دواییدا کە بەهۆی ئەو ئابلۆقە سیاسیانەی کە بەهۆی ئەویش کۆکارەکەی کۆماری ئیسلامیە کە ڕوو بە دنیای دەرەوە ڕووهەڵماڕاو بوو کۆنمانسیۆنە نێونەتەوەیەکانی لە بەرچاو نەدەگرەوە ئەو هەموو ئابلۆقە ئابووریەکە دنیای دەرەوە خستێ سەری دووکەڵەکەی چوونە و چاوی خەڵکەوە بەتایبەتی چینی مامناوەند و چینی کرێکار و ئەمە هەموو کارێکی وای کردو کە خۆی لەو هەموو خسارە کۆمەڵایەتیە لە احتیادەوە بگرێ ئەمە ژنانێکمانەیە کە احتیادیان ژنانێکمانێ خۆیان احتیادیان هاوسەرەکانیان احتیادیانێ و ئەمە هەمووی گوشارێکی لە ڕادە بدەرە بۆیە ئەبینی لەو لە جوابی پرسیارەکەی بەڕێز لە کۆتایی خەسارەکان دەتوانم بڵم ژنانی ئێمە لە کوردستان لە بەربەری 8 مارسی ئەم ساڵ کە وەکو هەموو ساڵێک ئێمە یادی لێەکەینەوە لە باتی ئەوەی کە ئێمە ببینین کە ژنان لە پرۆسی سیاسی و ئابووریدا ڕۆڵیان هەیە ئەبینین کە ژنان ئەو هەموو خەسارە کۆمەڵایەتیان توش بووە بەڵام لە کوردستان یەک دانە خاڵی ئەرێنیشی هەیە بۆ هەموو خاڵە نێگەتیڤەی کە باسم کرد ئەوەیە کە ژنان لە سەرەتای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیەوە ناوچنی کوردستان بۆ سیستما خۆیان بەڕێخستن کرد ئەو ژنانەی کە توانیان و حەزیان کرد هاتن ناو ڕیزەکانی شۆڕشەوە چەکی شۆڕشیان لەشار کرد بەرامبەر بەو ڕژیمە ڕاوەستان بە دەنگی هاوڕەگەزەکانیان و ڕەگەزی بەرامبەریان بوون بەڵام لە ئێستادا ئەبینی تو سەیری ئەو هەموو ڕەشبگیریە کە لە کوردستان هاتووتە ئاراوە بەشێکی زۆری لە ژنانی چالاکی مەدەنی قەڵەم بەدە شاعیر وسەر ئەوانەی کە تەدریسی زمانی کوردیە کە مامۆستای زمانی کوردی تێدایە ئەمە دەگەڕێتەوە سەرەوەی کە ئەم هێزەی کە کۆماری ئیسلامی لە سەرەتای هاتنە سەرکاری و ویستی بە ناوی حیجاب و بیاخزێنتەنە کونجی ماڵەوە بوونەتە گەورەترین بزە بۆ ئەو دەسەڵاتە و لە کوردستان سەرڕای ئەوەی کە ژنانی کورد لەگەڵ سیاسەتی مەرکەزگەراژ بەرەوڕون لەگەڵ ئەوەی کە ژنانێکە خۆیان بە مەرکەزی ئەو بزوتنەوەی ئەزانن بە چاوێکی تەقیرەوە هەتا سێریانەکەن بەڵام ژنان توانیویانن لە باقی ناوچەکانی ئێران زیاتر خۆیان دەرخەن بخزنە ناو ڕیزی شۆڕشەوە و دەتوانن لە ڕێگای قەڵەم و ئەدەبیات و لە ڕێگای چالاکی مەدەنیەوە خۆیان خزاندوتە ناو هەموو بزوتنەوە کۆمەڵایەتیەکان خۆیان بەڕێخستن کردووە و ئەمەیە کە توانیویانە ڕەمزی سەرکەوتن و مانەوەیان بووە
تا ئێستا لەناو ئەو مخەفەقان و سەرکوتە دەتوانیویانە بمێننەوە لەسەر پێ بن و ئەمڕەش بگیریانەی ئەم دواییانە جۆرێک کە لە ناوتمیان بەو سیستما و بێگومان بەردەوامیش دەبن تا نەمانی ئەو ڕژیمە. زۆر سپاس هاوڕێتاو. با من دوو پێم چەند پامێک هاتووە ئەڵبەتە لێرەوە بە بینەرانی شڕا بگەێنم. ئەم بەرنمەیە ڕاستەوخۆ لە ڕێگای ئەکاونتی کۆمەڵە میدیا لە فەیسبووکیش بڵاوە بێتەوە. ئەگەر کەسانێک پرسیارێک یا تێبینیەک یا ئەویان هەبێت لەسەر فەیسبووکیش جیاواز لە واتساپ ئەتوانین بیبینین و وەڵامی پێ بدەینەوە یا لێرەوە باسی لێ بکەین. بەڕێزێک پیرۆزبایی کردووە، نووسێتی ڕۆژی ژن ڕۆژی ژیانە، ژن بنەمای ژینە، بەهۆی ژن کۆمەلگا زانا و وریا پێش دەکەوێ. ڕۆژی ژن 8 مارس لە هەموو ژنان و پیاوانی زانا و وریا تەبریک بێت، هیوا لە سنا. بەڕێزێک لە شنۆوە بە ناوی ئاسۆ. ئاسۆ لە شاری سنا پیرۆزبایی 8 مارسی لە هەموو ژنان کردووە. ئەوای نووسیوە با من ڕێکوە خۆی بیخوێنمەوە. ئەڵێ پیرۆز بێت 8 مارس ڕۆژی جەهانی ژن. کۆمەڵا ئەوەڵین هێزی چەکدار بوو کە ژنی هێنا ناو ڕیزی خەبات. قانونی شریعەتی ئیسلام گەورەترین زەربەی لە ژن داوە. پیرۆزبایی 8 مارس لە هەموو ژنانی جیهان بە تایبەت ژنانی ئازادی خواز و ژنانی ناوڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە دەکەم. بە سپاسەوە کاک ئاسۆ لە شاری شنۆ. بەڕێزێکیش لە فەیسبوک پێشتر پەیامێکی ناردبوو، سمەروای شارەی پێ بکەم، ئەویش پێی وایە دین و ئاین یەکێک لە هۆکارەکانی زەربەلێدان لە مافەکانی ژنانە بۆ وەزیەتەی کە ئێستا ژنانی تایە هۆکاری سەرەکیەکەی ئاینە. بەڕێزێکیش پەیامێکی دانەوە، نووسێتی ئەم قسانە دووپاتکردنەوەیە، ئەبێ لە بیری وایە بین کە چی بکەین بە قسەکردن دەسەڵاتی ئەسید پاشی زدی ژنی کۆماری ئیسلامی ناگۆڕدرێت. با بێنەوە بۆ لای هاوڕێ ئەسرین. هاوڕێ ئەسرین دەمێکی هەروە بەجێمان هێشتوویت با بگەڕێنەوە بۆ لای پرسیارێکی گرنگ و بە ڕۆژن لێ بکەین. ئاگاداری شەڕێک لە ئۆکراین و لە نێوان ئۆکراین و ڕوسیە لە ئارادایە. شەڕیش طبعاً هیچ کام لە شەڕەکان یا تەرەفانی دەرگیر لەسەر قازانج و بەرژەوەندی عمومی خەڵک نییە. ئەوەی کە باسی لێەکەن قوربانیە، ماڵوێرانی تایبەت لەسەر ئۆکراین بەجێماوە. وێ بزانم عمومەن باسی شەکەن کە ئەوانەی کە زیاترین قوربانین مناڵان و ژنان. حەزەکەم بزانم هیچ ئەوڵەن لەسەر ئەم دوایین شەڕە هیچ ئامار و ئەرقامێکت هەیە یاکو عمومەن شەڕ بۆچی ژنان زیاتر قوربانیەدەن کە باس لە شەڕەکرێ؟ دەنگیشن نییە. هاوڕێترین دەنگت قەتعا ببورن من میکەکەم داخرا بوو. هاوڕێکۆ پێش لە جوابی پرسیارەکەت منەمەوێ لە جوابی ئەو بینەرە خۆشەویستەمان بڵێم کە دیارە ئاین و مەزهەب و ئەوانە هەموو وەکو ئەبزارێک بۆ سیستمی سەرمایەداری ئیستفادەی لێکرێت و دیارە وتم ژنان لەو تەریقەوە زۆرتر ئەو ستەمە مزاعەفەیان بەرامبەر پێ ئەکرێ. بەڵام خب ئێمە وڵاتانێکیشمان هەیە کە وڵاتانی سێکولارن بە ئێستەڵا، وڵاتانێکی حتا ئوروپایی، وڵاتانە وەکو تورکیە، وڵاتایەکی جۆراجۆر کە مەزهەب لەگەڵ دەوڵەت جیاوازن. بەڵام ئەبینین کە ئاماری توندوتێژی هەر لەسەرەوە، پس هۆکارەکان تەنیا هەڵناگەڕێتەوە بۆ مەزهەب. بەڵام لە جوابی پرسیارەکەیەوە خب هاوڕێکۆ تەبیعەتەن وەختێک هەر بوحرانێک ڕوو ئەدا، ئێستا لە نوعی شەڕ بگرە، لە نوعی بحرانهای اقتصادی، بحرانهایەک وەکو کۆرۆنا کە هاوڕێکانی و ڕەفەقانی شارەیان پێکرد، وەختێ بحرانهایەک لەو نوعە ڕوو ئەدا ژێردەستەترین ئەقشاری کۆمەلگا
ئەوڵین قوربانیان و چون ژنان و منداڵان لە ڕیزی زعیفترین ئەقشاری جامعان هەر بۆیە لە کاتی بحرانێ وەکو شەڕیش بە نەزەر من زۆرترین خەسارەکان تووشی ئەوانە بێ. پێم خۆشە چەندین مۆزوعی مهم هەیە کە لە کاتی شەڕ تووشی ژنانە بێت. یەکێکی ئەوەیە کە تجاوزاتی جنسی لە تەرەفی بەاصطلاح تەرەفی دوشمنەوە ڕوو ئەدات. وەختێک مثلەن ژنێک لە کاتی سۆڵح هیچ گونە مالکیەتێکی بە من بەدەنی خۆیان نییە و ساختارهای قدرەتن کە تعینەکەن هەردوو مەرزەکان چین تعینەکەن کە حتا لەسەر بەدەنی خۆی ناتوانێت هیچ گونە تەسمیمگیریە بکات. لە کاتی شەڕیش تەبیعەتەن چه انتظارێک هەیە کە دوشمن ژنانی وەکو بەشێک لە دارایی پیاوەکان حتا لە تاریخیش ئەمە نیشانی داوە تعریفیان کردووە کە مثڵەن لە کاتی شەڕ وەکو دەستکەوتێک چاویان لێ کردووە کە ئەگەر سوءاستفادەی جنسی بکەن لە تەرەفی مقابل لە ژنانی تەرەفی مقابل وەکو دەستکەوتێک چاویان لێ کردووە. خۆ ئێمە نمونەهای متفاوتمان بووە نەتەنیا لە شەڕی ئێستەی ئۆکراین کە ئامارەکان هێشتا ڕوون نین. من بەداخەوە زۆر لەسەر ئامارەکان اطلاعاتێکی کافیم نییە کە چەندە ژنان و منداڵان لەو ڕابطۆ بوونەتە قوربانی، بەڵام ئێمە ئامارهای ترمان هەیە لە ڕابطە لەگەڵ شەڕهایەکە لە لیبی، ئەفغانستان، عێراق بوونە کە چەندە ژنان لەوێ تجاوزیان پێکراوە، چەندە حتا ڤیدیۆکانیان بڵاوە بووەتەوە کە نیروهای ئەمریکایی لێنا دەست درێژیان کردوتە سەر ژنان و منداڵانی ئەو منتەقە. ئەو بەشێک شاید لە کاتی بحرانێک وەکو شەڕ ئەو بەشێک لە قەزیە. بەشێکی تر بە نظرم کەمبوودی ئیمکاناتی بهداشتیە کە بە نظرم لە کاتی شەڕ بۆ ژنان زۆر مهمە. وەختێک ئەبینی کە ژنان لە کاتی زایمان لە کاتی عادەتی مانگانەیان هیچ گونە ئیمکاناتێک لە اختیاریان نییە و یا اینکە بە شکڵێکی فرەکەم لە اختیاری ژنان قەرارەگرێت حتا لە بواری مثڵەن غەزا و ئەو ئیمکاناتی کە بۆ پیاوان شاید بە نوعێک دابین ئەکریە متەسفانە ژنان لەوێ بازم هەر دووچاری ئەو تەبعیزە ئەو نابەرابەریەکە لە ناو حاڵەتی عادی جامعە هەیە لەوێش هەر بازم ژنان متەسفانە ڕەنجی لێبن. و خۆ ئێمە وتم لە کاتی شەڕ حتا پەدیدەی وەکو مهاجرەتمان تووشە بێت. خۆ تەبیعەتەن ژنانیش بازم هەر لەو ڕابطەوە کاتێکە مهاجرەتەکەن لە حینی ئەو مهاجرەتیانە ممکنە دووچاری یا توش ببن بە باندهای قاچاقی ئینسان کە لەوێ وەکو بەردەهای جنسی کە ئێستا متەسفانە لە لیبی و وڵاتانی ئەفریقایی کە ئەیانەوێ بەرەو وڵاتانی ئوروپایی بێن لەوێ ئێمە باندهایەکی زۆر گەورە و خەتەرناکمان هەیە کە متەسفانە ژنان لەوێ وەکو بەردەیەکی جنسی خەرید و فرۆش ئەکریان. وەخۆ طبعاً ئێستش لە وڵاتی ئۆکراین حتمەنەکە باتۆجو بە وەزعیەتێکە ئێستا کۆرۆنا تووشی دنیای کردووە هەرو جۆرێکە هاوڕێکانی ئشارەی پێکرد وەختێک لە بواری اقتصادی و وڵاتێک زعیفە بێ ئەوڵین کەسەکان ژنانن کە لە کار ئەخراجە بن، ئەوڵین کەسەکان ژنانن کە قەرارداد هەیە موقەتیان تەکیانە ئەبەسن و حتا شغڵهایەکە نیمە وەخت بێ یا شغڵهایەکە کە خدماتی لە نوعی خدماتی بێ هەمیشە متعلق بە ژنان بۆ خۆ دیارە لە کاتی شەڕی شەستەکە لە ئوروپا ئەو شەڕە هەڵگرستاوە. خۆ متاسفانە لێرە من پێم وایە ئەواری کۆرۆنا تایبەتەن لە بواری اقتصادی و زۆرتر لە وڵاتانی ئوروپایی زۆرتر بەرچاو بووە. هەر بۆیە ئێستش پێم وایە وەزعیەتی ژنان حتمەنەکە لە کاتی ئەم شەڕش بەرەو باشی ناڕوات. بابینە سەرستا لە حاڵ بزوتنەوە کێ دژی شەڕ لاستی بەتایبەت بە لە ئاستی ئەم شەڕە باسی بکەین بۆ تەرەفداری لە سۆڵح لە دژی شەڕ بزوتنەوەی ژنان ئەبێت چۆن هەڵوێت چێتە ناو بەرەکەوە چۆن بە ڕۆایەوە بێت بکات. من پێم وایە کە من پێم وایە کە ژنان هەروەکو پێشووتر کە هەمیشە بزوتنەوەی ژنان باشترێکە بێژم و یا حتا بزوتنەوەی بەشی ڕادیکاڵی ژنان
هەمیشە هەڵویستەکانیان بەرامبەر بە نابەرابەری بووە، بەرامبەر بە ئەو تەبعیز و ڕاسیزم حتا بەرامبەر بە فاشیزمێکە وجودی بووە. بە نەزەرم ئێستش هەر ئەکرێ لە کاتی شەڕ ژنان هەر ئەو هەڵویستە بگرن و لە هەر کوێنەیەک و ئێستا بینین مەسەڵەن لە وڵاتانی ئوروپایی ئەم شەڕێکە دروست بووە، حتا کەمپینهای دروست بووە عەلەیهی ڕاسیزم. متاسفانە ئەو جۆرەی کە مەسەڵەن بۆ مهاجرینی خاوەرمیانەوە ئاسیا کاتان ساڵانی لەمەوبەر کە سووریا لەو کاتەکە شەڕ بووە خەڵک مهاجرەتیانە کرد بەرەو ئێرە، متاسفانە ئەو پێشوازیە بەرامبەر بە ئەوان بە شێوەیەکی تر بوو. بەڵام ئێستا بینی کە مەسەڵەن بەرامبەر بە خەڵکانی خۆیان کە بە ئیستلاح لە نەوعی خۆیانن، لە هاوپێستی خۆیان و هاو ڕەنگی چاوی خۆیان و مەسهەبیان یەکێکە بە شێوەیەکی تر ئستقلالیان لێەوەکەن. مەسەڵەن هەر لەم وڵاتەی من کە ئەژیم ئاڵمان زۆر شتی دابین کردووە بۆیان بە خۆڕایی ئەتوانن بێنە ئێرەوە حتا ئەتوانن لە سەریعترین زەمانە ئەقامەت بگرن. بەڵام متاسفانە بۆ مەسەڵەن پەنابەرانی لای خۆمان کە ئەو ساڵانە هاتن و حتا ئێستش دووسێ مانگ لەمەوە بەرەمە بینیمان کە چە خەڵکانێک لە مەرسای لە هێستان وانە ڕەخیان بردەوە، حتا فرێکیان دیپۆرتەوە کردنەوە بەرەو عێراق. خب ئەبینی مەسەڵەن ئەم شتانە هەیە، خب ئەکرێ ژنانیش هەر لەو کەمپینانە ئیستفادە بکەن و بەرامبەر بە هەر نوع شەڕێک، بەرامبەر بە هەر نوع بحرانێکە وجودی هەیە بێهەڵویست نەبوون و پێم وایە بێهەڵویستیش نابن لەمەوە بەدووە. ئەگەر ڕێک خراوەی خۆیان بناسنەوە، ئەگەر ئەو تەشەکل و ئەو سازماندەهیە کە پێش و تریش هەر بوویانە، خۆشبەختانە لە وڵاتانی ئوروپایی ئەو تایبەتمەندیەی هەیە کە ئازادی بە ئیستیڵاح تەشەکل، ئازادی سازمانهای سەربەخۆ هەیە، وەکو لای خۆمان کە ئەو سەرکوبە وحشەتناکەی کە لەلایەن سیستمهایەکی ئستبدادی، سیستمهایەکی دیکتاتۆری وەکو جمهوری ئیسلامی و عێراق و حتا تورکیە و ئەوانە هەیە، لێرە ئەو وجودی نییە. وەجا بۆنەوە پێم وایە ژنان کەمێ بەدەست ئاواڵەترێکەوە ئەتوانن لەو کەمپینانە ئیستفادە بکەن و بە نەفعی خۆیان کار بکەن. زۆر باشە، سپاس. هاوڕێ سیروسی مەحەممەدی پیرۆزبای 8 مارسی کردووە لە هەموو ژنانی ئازادی خواز و پیاوانی بەرابەری تەڵ. بەڕێزێک لەبانەوە پامێکی بۆ نردوین، دەستخۆشی بەرنمەکەی کردووە. سپاس. پیرۆز بێت ڕۆژی ژنان، ڕۆژی هێمای یەکسانی خوازی ژن و پیاو. زۆر سپاس یەکەینەوە بەڕێزە لەبانەوە. پامێکی تریشمان بۆ هاتووە لە ساقزەوە، ئەوش هەر پیرۆزبای 8 مارسی کردووە، دەستخۆشی کردووە بۆ بەرنمەکە. یەک تێبینیم هەیە لەسەر قسەکانی هاوڕێ هەتاو، ئەویشەوەیە ئەو پەیوانیە یا بەرداشتی ئاوا بۆ لە قسەکانی هاوڕێ هەتاو کە وەزعیەتی ژیان و گوزەرانی ژنان بە ئاست باقی مناتقی تر لە ئێران پێی خراپتر نییە، توێتی بە حکمی ئەوەی کە ئێرە فەرهەنگێکی پێشڕەوتری تیا بووە، وەزعی ژنان ئەو پێی وایە، ئەم بینەرە پێی وایە کە باشترە. زۆر سپاس بۆ هاوڕێ بۆ بەڕێزەی لە سەقزەوەم پەیامی نردووە. حتمما لە نۆبەی هاوڕێ هەتاو یاداشتی کە لە نۆبەی خۆتە جواب بەو تێبینیە بدەرەوە. هاوڕەکانی ئێستا دێنە لای تۆ، باسی وەزعیەتی ژنانمان کرد لە ئێران. دیارە وەزعیەتەکە هەروەی کە خۆشتان و هاوڕێ هەتاو و بە دەرەجاتێکیش هاوڕێترین باسی کرد، ئەسەفبارە ژیان و گوزەران و وەزعی ژن لە ئێران بە هەموو ئەو دەلیلانەی کەیەوە باسان کرد. بەڵام لە مقابلە وەزعیەتەیە بزوتنەوەیەکیش بووە، ئێعترازات بووە، دەنگ هەڵبڕین بووە، ناڕەزایەتی هەبووە. ئەمێ بزانم ئاستی ئەم ئێعترازاتە یا وەزعیەتی بزوتنەوەی ژنان لە ئێران لە چه ئاسێکە؟ هاوڕاکۆ پێش لەوەی کە بچمە سەر جوابی پرسیارەکەتان، پێم خۆش گەشارێکی کورت بکەم بە سەنعەتی پۆرن لە سەتحی دنیا و بەداخەوە ئێرانیش کە ئێرانیش ئێستا واردیەوە سەنعەتە بووە. ئێمە بەشێکی زۆر لە ژنان بەداخەوە باتەوەجە بەوەی کە سیستەمی سەرمایەداری قەبلەن خۆ
بەردە مەسان وەخت ژنان وەکو بەردەبوون لە ماڵا بوون و خەریکی کار بوون و نازانم کەشاوەرزیانە کرد و خلاصە لە چوارچێوەی ماڵا بوون بەڵام ئەم سیستەمی سەرمایەداریە ڕنگ و بۆکەی گۆڕیەک لە ئابێکی جوان و خۆشڕەنگی کێشایە سەری و خەریکە لەو بابەتەوە ژنان وەکو کاڵایەک ئەرزەکە یانی ئەگە هالیوود من ئامارێکی دەقیقم لە دەستانیە بەڵام هالیوود ئەگەر ساڵانە بتوانێت 400 دانە فیلم تۆلیدکە سەنعەتی پۆرن و پۆرنۆگرافی زیاتر بە هەزاران من دقیق ئارامارەکە نازانم بەڵام هەزار زیاترێتە نازانم 2000 چەند هەزارە فیلم تۆلی دەکا ئێمە قەت من زۆر پێم خۆشە ئێمە تازگی زۆر ئتفاقی چاوم بەم ئامارانە کەفتکە ئێمە قەت ناکەین یعنی مەسئلەیەک نەبووە بۆمان کە لە سکوتە لە پشت ئەو دووربینانە کە ئیسە هەر کەسێک دانیشە و ئینترنێت لە بەردەست یا و بە کلیکردنێک ئانواوە قسامی فیلمی پۆرن تێتە بەردەستی بەڵام چی بەسەر ئەو ژنانەتی ئەو ژنانە لەگەڵ چیا دەست و پەنجە نەرمەکەن ئامارێکی زۆر ئەسەن وەختێ یەک کەمێک دۆمباڵیەکەی زۆر ئەسەن ژیانێکی وەحشەتناکیان هەیە کە ژنانێکن کە لە 13 ساڵگیەوە ئیستفادەیان لەکەن کچانێکن مناڵانێکن کە لە 13 ساڵگیەوە ئیستفادەیان لەکەن تا 35 ساڵ و بەداخەوە زۆربەی ئەوانە تووشیان وا وەقسامی نەخۆشیهای جسمیە بێن و تووشی ئەنوا وەقسامی نەخۆشیهای ڕۆحی ڕەوانیە بن زۆربەیان دەست بە خودکوشیە دەن زۆربەیەکی زۆر یانێ شاید بێژم ئەو ئامارەکەم لەبیر نییە وەلی بەفەرز لە 100 دانەژنا کە فیلمی پۆرن بازیەکە 99 دانەیان تووشی ئەتیا دەبن و بە مەوادی مخەدر ئالودەن و ئەنوا وەقسامی نەخۆشیەکان کە حتا ئەگەریش دەست بە خودکوشی نادەن کە زۆربەیان خودکوشیەکەن ناگەینە سنی 35 ساڵ تووشی ئەو نەخۆشیان یەکسری نەخۆشیایەکە بن و گیانیان لە دەسەدەن ئەمە زۆر سەختە بۆ من بەحسمان نەکردووە پێم خۆش بوو وتم شایە دەسرین ئێشارەکە باتەوەج بۆی کە سوالێکی ئەو لە بەشی جیهان بوو شتێکی کەم ڕەنگە لە ناو بەرنامەکانە من قەت نەمبینیە لەسەر ئەوانە قسە بکەین کە سەنعەتی پۆرن ساڵانە چەندها ژن قوربانیەکاوە ساڵانە چەندها زوڵمێک لە ژنانەچی بە بەشێک لە ئێران ژنانی ئێران کە ئێمە ئامارەکان هەیە ئامارەکان هەیە بەڵام خۆب ئەزانین کە تووشی باندهای مافیاییە بن و تووشی باندهایەکە بن کە قاچاقە گرهێن بەرە وڵاتانی تر و بۆ سێکس و تەنفرۆشی استفادەیان لەکەن و هەر ئەوانن کە ئەم فیلمانە دروستەکەن و ئەو سەنعەتە ڕۆنەقەدەن نازان میلیۆن دۆلاریە بیلیارد دۆلاریە ئەسەن دەرامەدێکی زۆر وەحشەتناکی هەیە بۆ عێدەیەکی کەم پێم خۆش بوو ئێشارەکەین بەم مۆزوعە و هیوادارم ئەو ڕەفیقانە کە دەنگی منە بێسن هەر کەسێ پێی خۆش بێ بەرنامەدانی لەسەرەوانەوە قسە و بەحس بکەین لەسەر ئەو ژنانە کە لەم سەنعەتە چۆن زۆڵمیان لێچێ چۆن ئیستیسمارە بن سوالەکەت لەبیرم چووە سوالەکە ئەڵێمەوە ئەڵێم باسمان لە وەزیەتی ژنان کرد لە ئێران زانیمان کە دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی وەزیەتی ژنان ڕۆژ بە ڕۆژ بارودۆخێکی خراپتریە بێت خۆتان لە قسە باسەکانی هەم خۆت و هەم هاوڕێ هەتاویش هەبوو کە باتەوەژ بۆی ئاماری ئەعدام خودکوشی کوشتنی ژنان و ناوەکانیش برا ئەوەی ئەهواز ومینا ئەوەی کە بەدەستی باوکی کوژرا و ڕۆژانە بەم ئامارە زیاد بێت بە درێژایی تەمەنی کۆماری ئیسلامیش ئەم وەزیەتە ئەسفبارترە بێت و خراپترە بێ وەزیەتی ژیان بەڵام لە مقابلیەوە ناڕەزایەتی هەبووە ئاعتراز هەبووە بزوتنەوەیەکی بەرین هەبووە لە مقابلی ئەمەیە و داخوازی هەبووە کە لە مقابلی ئەم جەنایەتانەی کە بە حکمی دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە ئێران لەسەر ژنان هەیە ئەم بزوتنەوەیە لە ئارادا بوو لە چه ئاستێکایە ئێستا
بالاخره وەختی بەحسەکەین هەر کامێکمان گەرەکمان بێگەرەکمانە بێ ئیشارەیەکی کورتی پێکەن من لە قسەکانیشما ئیشارەم کرد خۆشتان لە مقدەما ئیشارەتان پێکرد کە ئەوەی کە من وتم ژنان لە ئیسفەندمای 57 هاتنە دەرەوە مهری تەبەقاتی خۆیان کوتا بە جونبشی ژنانە و تا بە ئێمڕۆ ئەم مبارزە ئێدامەی بووە بە هەموو سەرکوتێکە کۆماری ئیسلامی بە مل ژنانە دایسەپاندووە بە هەموو خەفەکردنی دەنگێکە بەرز بووە داوای مافی ڕەوای خۆی کردووە داوای حەق و حقوقی خۆی کردووە ئەو دەنگەیە خەفە کردووە ئەو جۆنبشە تا بە ئێمڕۆ هەر ئێدامێ بووە بەڵام ئەگەر وردە وردە ئیشارەی پێ بکەین وتم لە دەهەی 6 زیندانەکان کە زندانیانی بەشێکی زۆری زندانیانی سیاسی چەپ و ڕادیکال بوون بەشێکیشی ژنان بوون من لەسەر بەهمەن مانگا تاقیقێکی چکۆلەم کرد ئەوەی کە لە ساڵەکانی 6 کە ژنان زیندانی بوون ژنانی چەپ و سێکۆلار زیندانی بوون شکنجەگەرێکی زۆر بەقۆڵی دادەهێتاوە کەسیف زۆر مرتەجێ ئەوە زۆر داعشی سپەد بە ناوی حاج داود بووە لە دەهەی 6 شکنجەی کردووە بەد ڕئیسی و ئەم ساڵێوانەکی ئیسا هاتنە سەردۆر ئەرەوانە و جوزی ئەو شکنجەگەرانە بوون بەڵام ئەم حاج داودەیەژێ لە دەهەی 6 بە تایبەتەمە لە ساڵی 65 ئێژێ کە حجاب خۆمێنی فەرمانی داوە ئەبێ حتا کە لە ئۆتاقەکانی خۆتاناتێنە ناو ڕاهڕۆی زیندانەکان ئەبێ چادۆر بەنە سەرتان چادۆری ڕەش بێنە سەرتان ژنە زیندانیە سیاسیەکان مقاومەتەکەن ئیژن هەرگیز کاروان ناکەین 9 مانگ لە تەکسلولیە دایانەنن 9 مانگ مەمنوعی ملاقاتیانەکەن 9 مانگ لە دنیای دەرەوەی ئەو سلولە ئاگایان نییە مقاومەتەکەن و تەسلیمی نابن ئەیان خەنە ناو تابوت ئەیان خەنە ناو تابوت بە ڕۆژها لە ناو تابوتان ئانێکە دەریان ترنەوە بەشێکی زۆر لەو ژنانە مقاومەتیان کرد و دەرنەهایەت ئەو نەفشاریان هێنا بۆ ژنانی چەپ وتیان باشە دەنایەت مەجبور باتەوەجو بە شەرایەت دیدگاکانیان بگۆڕن ئالتەرناتیویکی بیان ئێرابەن کە بە شەرایەتەکە بخوا وتیان باشە ئێمە چادرەکەینە سەرمان بەڵام ئێمە بێ فەرقمان بێتەکما بەقیا ئێمە لە ساڵی 65ژم ئێمە بێ چادورەکانمان ڕەنگی بێ و ئەو حرەکەتە بوو بە حرەکەتی لە زیندانە مەشهور بوو بە حرەکەتی چادوڕەنگیەکان کە لە ناشی لە مقاومەتێک بوو کە ئەو هەموو ماوها شکنجە کران بەڵام مقاومەتیان کردووە دەرنهایەت بوو بە حرەکەتێک کە معروف بوو بە چادوڕەنگیەکان دواتر کە بینە کە هاوڕێ هەتاوی جێشارێ کرد ئێمە کوردستان لە سەرەتاوە تایسە سەنگەری مقاومەت بووە و ئیشارەکەین بە تەشکیلاتی خۆمان کۆمەڵە کە ئەوەڵ دەفعە لە خاوەرمیانەوە سەدحی ئێرانە ژنانی چەکدار کردەوە ژنانی هێنانە و ڕێزی مبارزە و بەشی لەو ژنانە لەو ژنە چەپانە لەو ژنە فعالانە دواتر کە کۆماری ئیسلامی فشاری هێنا ڕۆیان کردە سەنگەری مقاومەت ڕۆیان کردە کوردستان و لە کوردستانە تەجروبەیان کەسب کرد من بۆ نمونە توانم بە هاوڕێ فاتمە خاکسار کە مەشهورە بە ئێرانی خاکسار ئشارەکەم کە هاتە ناو کوردستان کۆڵی تەجروبەی کەسب کرد و چووە لە تارانە لە جۆنبشی سەراسەریە تەجروبەکانی ئێراداوە بەداخەوە ئیعدامیچ کرا دواتر ئێمە کۆڵێ لەو فعالانمانە بووە کە لەو کاتۆ تایسە ژنان ئیعدام بوون و گیانیان لەدەستداوە مەجبور بوون تەرکێ ئێران کەن و لە ئێران ئابێنە دەرەوەیە هەر تەشکیلاتی خۆمان کە ئەمساڵی من و هەموو ڕەفیقەکانمان کە لە ناو تەشکیلاتی خۆمانە هەن ئەوە کە هاتینە سەردەرەوە و چەکمان هەڵگرتووە ئیسە قەڵەممان هەڵگرتووە لە مەسەن میدیاکانمانە خەریکین ڕوو بە ئێران قسەکەین ئەوە بەشێکە لە مقاومەتێک کە ئێمە تەسلیمی ئەو جامعە نەبوون تەسلیمی ئەو فەرهەنگە نەبوون تەسلیمی ئەو سیستەمە نەبوون و هاتین مقاومەتەکەن ئەمانە هەموو نیشانەی مقاومەتە بەڵام خۆ دواتر هیچ ژنان ئیسە لە ئاستێکی زۆر باشن جۆنبشی بەرابەری تەڵەبانەی ژنان کە مۆتەشەکێدا لە پیاوان من قەت جۆنبشی ژنان
بەشێک لە تەبەقەی کرێکارە بینم و جنبشی ژنان متەشەکلە لە ژنان و پیاوانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب ژنان ئێمە بەتایبەت لە دەهەی نەوەدا و لە جنبشی 96 دەیمانکی 96 من نایژم ژنان ئینسانە بێ واقع بینانە قسە بکە ئامارەکان کە درۆکە بەڵام ئانچێکێ دیومانە ژنان نایژم بە تۆری وەسیع و گۆستەر دەهاتنە سەناو خیابان بەڵام کەم بوون بەڵام کەفیەتێکی زۆر باشیان بوو لەنەوە و شش هاتنە ناو خیابان لە سەفی ئەوەڵی مۆبارێزا بوون لەنەوە و هەشتا هاتنە ناو خیابان لە سەفی ئەوەڵی مۆبارێزا بوون کاتێککە کرێکارانی هەفتەپا ئاعترازیان کرد ژنەکان بوون کە چوونە سەر سەکۆوە سخەنڕانیانەکەوە ڕاهکاریان نیشانەدا کاتێککە پەرستاران احتسابیان کرد بەشێکی زۆریان ژنان بوون و حتا مەسئولێکی ڕێدەباڵای جمهوری ئیسلامی لە دوای ئابانماهینەوە و هەشت ئاعترافی کرد کە اختشاشات بە ڕەهبەری ژنان بووە ئەمە نیشانەدا کە ژنان ڕۆژ بە ڕۆژ زیاتر تێنە ناو خیابان و خەریکن ئەسەن ڕەهبەری جۆنبشەکان بەدەسەگرن و بەشێکی زۆر لە ئێترازات ژنانن ئێمە بینیمان کە جۆنبشی معلمان کە ئێمساڵ پەرچەمداری ئێعترازات بوو لە ئێرانە بەشێکی زۆریان ژنان بوون وەختی چاوت لە فیلمەکانە کرد کە لە سوۆسیال میدیاوە بڵاوە بووە بەشێکی زۆریان ژنان بوون و یا جۆنبشی بازنەشەستەکان بەشێکی زۆریان ژنان بوون ئەمە نیشانەدا کە ژنان هاتنە سەناو خیابان ژنان باتەوەج بە وەزیەتێکی اقتصادی کە جمهوری ئیسلامی فراهەمی کردووە بۆ خەڵک و مدام لە فکری سەرکوتی زیاتر و مدام لە فکری ئەوەسەکە چی بکا کە خۆی بۆ بەقای خۆی بۆ مانەوەی خۆی ژنان زۆر ئاگاهانە ئەمەیانە تەشخیصداوە کە ئیسەتر کاتی ئەوەیە کە ئێمەش تەک مابەقی جۆنبشەکانتن هەمڕاه بین بۆ تەک ئەوانە ئاعترازی خۆمان دەربڕین و خۆشبەختانە جۆنبشەکانیش خەریکن پێوەستە بن بە یەک خەریکن یەکەگرنەوە وەلی پێم خۆش بوو ئشارەکەم بە قەتنامەهایە کە ساڵانی پێشوو بەتایبەت پارەکە کە لەلایەن جنبشی ژنانەوە ئەو قەتنامانە بڵاو بووە ئەو بەیانیانە بڵاو بووە یەک شت هەیە کە بەتایبەت لە قەتنامەکانی پارەکەەوە زۆر سەرنجڕاکێشە ئەوە بوو کەتر 8 مارس تەنیا مختص نەبووە بە 8 مارس پێرۆز بێ 8 مارس ڕۆژی جیهانی ژنە ئەبێ ئەوە بکەین و ئەمە بکەین خواستەکانیان فراتر چوو لە یەک ڕۆژ و 8 مارس ئێمە لە قەتنامەکان خوێندمانەوە کە بەرزدی چەند هەمسەری مخالفەتیان کرد تەک چەند هەمسەریە مخالفەتیان کرد تەک کودەک هەمسەریە مخالفەتیان کرد تەک حیجابی ئیجباریە داوای ئیمکانات و کاریان کرد بۆ ژنان نازانم خواستەکانیان خەریکە ڕادیکال بدەوە حتا شعارەکانیان ئەوەی ئەو شعارە ساڵهای ساڵ هەیە کە ئێژێ ڕەهایی جامعە ڕەهایی تەبەقەی کرێکار بێ ئەوە بێ ڕەهایی ژنان ئیمکان پەزیر نییە تا زمانێکی ژنان ڕەهانە بن جامعە ڕەهانە بێ خۆشبەختانە لە پارێک ئەمە شعاری ژنان بوو لە 8 مارساوە ئەوە نیشانەی بوێری و ئیستقامەتی ژنانە نیشانەی ئەوەسە کە ژنان شعارەکانیان زۆر ڕادیکاڵە بێ پەردە خاهانی حکوومەتێکن خاهانی سیستمێکن کە ژن لەو سیستەمە وەکو ئینسانێک نەوەکو نیمەی ئینسان چاوی لێ بکەن وەکو ئینسانێک چاوی لێ بکەن و حقوقێکی بەرابەری بێوە من زۆر خۆشببینم نسبەت بە جنبشی ژنان و بە بڕای تۆم بزوتنەوەی بەرەو پێشوە قەویتر بووە زۆر باش هاوڕەکانی حتمما لەسەرەوە دێنەوە پرسیاری ترمان هەیە باشینە لای هاوڕە هەتاو یەکەم تێبینیەکە لە بیرماوەی ئەو بڕێزە بینەرە لە ئەو ئەگەر ئیجازە بدەیت پێشەوەی پرسیارەکە لێ بکەم پەیامێکمان بۆ هاتووە دووبارە لە بانەوە ئیبرازی لوتفیان کردووە بۆ بەرنامەکە و دەستخۆشیان کردووە لە هەر سێکتان کە بەرنامەیەکی هەم باشە هەم بەجێگەی و هەم قسە و باسەکەش بە زمانێکی سادە و وازە ئەوترێ و لە حاڵەمە دەستیان خۆش بێت پیرۆزبایی 8 مارسیان کردووە توانێ ئێمە سێ ژنین پێکەوە دانیشتوینم بەرنامە بینین ناوی خۆشیان ئەوڵی حرفەکانیان وتووە
F و شین و ئا لە حاڵ ئێمە سامان هەیە و دەستخۆشییان لێەکەین سپاس بۆی کە دانیشتون بە حوسڵەوە گوێگری بینەریان بەنامن. هەڕاتاو تێبینی ئەو بەڕێزە لە سەخزەوە وەڵام بدەرەوە جا وەختە منیش پرسیارێکی بچووکنێ. زۆر سپاسی و هاوڕێمانەکەم کە سەرنجی داوەتە بەرنامەکە منیش پیرۆزبای هەشتی مارسی پێڵم هاوڕێ ئاکۆ من بۆ هاوڕێشمان لە بەناڵم کە ئێمە کاتێک ئەتوانین خەسارە کۆمەڵایەتیەکان دابین و ئالتێرناتیوی بۆ پەیداکەین نەکۆڵی و ئینکار نەکەی وەختێک من دەڵم ناوچە کوردنشینەکان من ناڵم من وچوومە لە بواری خەفەقانەوە لەلایەن سیستمەوە لە بواری سەرکوتەوە لە بواری ئەوەی کە هەلیکاری لەبەر نییە زیاتر لە ژێر کوشارە چونکە مەسەلەی ئیتنیکی لەسەرە ئەوە شتێکە کە حاشای لێ هەڵماگرێ کاتێک تۆ لە 2021ەوە تا ئێستا 31 حاڵەتی خۆکوژی لە ناوچە جیاجیەکانی کوردستان بینی و کاتێک لە مانگی سەپتامبری 2021ەوە تا ئێستا بەدەیان ژن لە هەموو ناوچە جیاجیەکانی کوردستان بینی کە کوژاون بەداخەوە لەلایەن پیاوانی دەرەجەیەکی بنەماڵە نەک من پیاوەکە بەوە کار نازانم ئێمە مەحسوولی شرایەتێکی اجتماعین کە تێیدا ئەژین و کوردستان و ناوچە عەرەب نشینەکان من وتم لە بواری پلەی خۆکوژیەوە لە ڕێدەی یەکەمدایە ناوچەی ئیلام لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بواری پلەی خۆکوژی ژنانەوە لە ڕێدەی یەکەمدایە لە حاڵێکدا من تا ئێستا ئامارێکی ئێرانم نەدیوە بۆ نمونە NGOکانی یونامی زۆرێک لەو NGO سەر بەخۆیانە بڵاویان کردەوە لەلایەن کەسانێکی چالاک کە ناتوانم لێرە ناویان ببم بە شێوەی خۆڕسک ئەو کاریان کردەوە زۆریان هەتا دەست بەسەر کراون ڕایان کردو لە دەرەوەی وڵاتن و ئێستاش لێرە خەریک چالاکیەکە بۆیە ئێمە کاتێک ئەتوانین کە بە واقعیەتەوە سەیری ئەو سیستمە بکەین کە لە دوو ئەبزاری زۆر مەترسیداری دین و ئاین و پیاوسالاری بەرامبەر بە مرۆڤەکان کەڵە وەرەگرێەوە لە دووبەرەکینانەوە من ئەگەر باسی خەسارێک دەکەم لە کوردستان کە بوونیەیە لە سەرچاوەگرتو لە سیستمەکەوە دەبینم و هەموو ژنانیش لەوە ئەیبینە بەڵام ئێمە وتمان کوردستان بەهۆی ژنانێکی ئازا و بوێر بەهۆی پیاوانی ئازادی خوازەوە بەهۆی ئەحزابی ئەوان کە کۆمەڵە لە ناویاندا نەقش و ڕۆڵی یەکەمی بووە لە هێنانی ژنان بۆ ناو ڕیزی شۆڕشەوە ئێمە ئەبینین کە لە یەکەم سەرەتاکانی زۆر جار بە هەڵا ئەڵێن کە ژنان کۆمەڵە ژنانی هێنا ناوڕێزی شۆڕشەوە ژنان کۆمەڵیان بە زەرفێک بە حیزبێک زانی کە خۆیان تێدا دیتەوە لەو بەرنامە پرۆگرامەدا مافە ئینسانیەکانیان دیتەوە هەڵیان بژات ئێمە خۆمان کۆمەڵەمان هەڵبژات بۆ ئەوەی کە بین لە ناویدا خەبات بکەین بە چەکی شۆڕش هەڵگرین دژ بۆ ڕژیمە و ئەمە هەمووی خاڵی پۆزیتیڤە بەڵام بێگومان ئێمە ناتوانین لەبەرەوەی کە بڵێن سیمایە بڵێ من ئەڵێم بارها بە ژنان ئەڵێن خۆکوژی توندوتیژیەکی بە ئاشکرایە توندوتیژی بە توندوتیژی وەڵام نادرێتەوە بەڵام ناتوانم لە کۆڵی لەو هەموو خەسارە کۆمەڵایەتی بکەم کە لە کۆمەڵگاکەمدا لەلایەن سیستمەوە بەسەریدا سەپاوی مەدەبێ ئامارەکان زیاتر بڵاو بکەینەوە بەردی لەسەردانێن بۆی کە بتوانین خەسار ناسی بۆ بکەین ئەمە قسەی منە و ئەگەر وچوومە لە ڕێدەی یەکەم کوردستان لە بواری خۆکوژیەوە بەداخەوە ئامارەکان کە چالاکانی مەدەنی هێناویانە لە بواری خۆکوژیەوە لە ڕێدەی یەکەمداوە ناوچە ئیلام لە سەدحی ڕۆژهەڵاتی ناوەڕاست حتا لە ڕێدەی یەکەمدایەوە ئەمە کارستاتی کە ئەو ڕژیمە بەسەریدا سەپاندووە ئەم لەسەر چاوەگرتو لەو سیستمەوە ئەیبینە فەرماوەیە زۆر سپاس هەوڕێ هەتا لە حاڵ عەکسول عەمەل لە کوردستانە یا بەرەنگار بوونەوەی ژنان لە کوردستان ئاوێتەی مەسایلی سیاسیش بووە هەنی خواستەکانی تایبەت بە ژنان دفاع لە مافەڕەواکانی ژنان تێکەڵاو هەرەوەی کە خۆشتان باسان کرد تێکەڵاو بووە لەگەڵ مەسایلی سیاسی لەگەڵ بازن لەگەڵ کۆمەڵە تەداعیەوێتەوە هەرچەند زۆر خواستی بەرحەق تەنانەت مەدەنیش لە کوردستان لەگەڵ جەرایاناتی سیاسی تەداعیە بێتەوە بە تایبەتی کۆمەڵە ژنێک لە کوردستان کە حجاب لابات ژنێکی ناڕازی لە کوردستان ئەوەڵین ئیتهامی لەلایەن دەسەڵاتەوە بۆی کە پاشەکشەی پێ بکە بۆی کە تهدیدی بکە مەترسی گرتنی بخاتە سەرەوەی کە ئیتهامی کۆمەڵەبوونی لێنە تێکەڵاوە لە کوردستان ئەمە لە باقی شوێنەکانی ئێران وانە هەرحاڵ حەزەکەم زانم هەڵی سەنگێنین زانین ئەمە تا چەند بە قازانجی ئەم بزوتنەوە بووە لە کوردستان
تا چەند کومەکی کردووە کە ئەم مەبەستم بزوتنەوەی ژنانە لە کوردستان ڕێکخراوتر بێت. کوردستان بەهۆی ئەو سەرکەشیەی کە خەڵکەکەی بوویانە لە بەرامبەر کوردستان بە خۆشیەوەیەکێک لەو ناوچانە بوو کە زۆر ڕواڵەتی زێوی کۆماری ئیسلامی ناسی بزوتنەوەی لیبراڵی ژنانی ناوخۆ بە تایبەتی لە ناوچە شارەکانی تر زۆر کات ئێمە بینیمان لە دەورەی خاتەمیەوە بەروپیری دروشمە بریقەدارەکان کە هیچی لە پراکتیکدا بەکردەی نەکرا چون بە کەمپینی 1 میلیۆن واژۆیان هەڵبژار و زۆر جار حتا بزوتنەوەکان بەلاڕەدابر بەڵام کوردستان بەخۆشیەوە وتم بەهۆی بوونی وانەیەکی سیاسی کە هەمیشە بووەوە ئەو هەستی ئازادی خوازی ئەو هەست بە بەرپرسیارەتیەی خەڵکەکەی لە بەرامبەر ئەو ڕژیمە زۆر ڕژیمێن ناسیوە نانوت و هەرەمە هۆکارەکەی بووکە کوردستانی لە فەقری ئابووری و لە هەموو بوارەکان و لە بواری سیاسیەوە بە حاڵەتێکی ئەمنیەتی سەیری ئەکا بەڵام ژنانی کورد لەبەرەوەی کە لە سەرەتاوە لە بۆ شۆڕش بوون و زۆریان ڕۆڵەکانیان لەو ڕێگایەدا لە دەستدا زۆر ژن خۆیان پەیوەست بوون لەو زەبر و زۆر و سقەفەقانە چونە ناو ڕێزەکانی شۆڕشەوەوە زۆر بنەماڵە کەسیان لە ناو ئەحزابدا بووە ئێستاش هەر لە ناو خۆش بۆ نمونە لە کوردستان مۆزوعەکە زۆر ئەوەترە کە حتا ئەوانەی کە حاڵەتێکی مەرکەزگراییان هێدان بە مافەکانی ئێمە دانانێت زۆر جار ئێمەڵێن بۆ نمونە وتنەوەی زمانی کوردی هەر ئینسانێک حەقی خۆیەتی بە هەر زمانێکە حەزەکە بنووسێ و بخوێنێتەوە مەرکەزگەراکان و ئەوانەی کە تەواشە لە مۆزوعەکە حاڵی باز لەوە ئەکەن کە زمانی کوردی لەوانەیە ماف نەبێ و ئەمە شتێکەکە پارادۆکسە لەنێو کردەوەیاندا بەڵام وەختێک گەبینی لە کوردستان مامۆستا زارا محەممەدی بە تاوانی وتنەوەی زمانی کوردی لە زینداندا و ئەبینین هەتا ئەمەش بڤەیە وەختێک شتێک بڤە بێ لەو کۆمەڵگەیە هەوڵی بۆ ئەدەیت بوونی خودی ژنی کورد ئەگە چالاک بێ مەسەلەی ئەمنیەتی لەسەرە مەسەلەی ئەوەی کە هەوڵدان بۆ ڕوخانی ئەو ڕژیمەی دەخەنە پاڵ بەڵام ژنان سەرەتای ئەو هەموو زەخت و زۆرە بەخۆشیەوە لە پاڵ پیاوانی ئازادی خواست توانیویانە خۆیان چارەنووسی خۆیان بەدەستەوە بگرین هەرەوەی کردکانی باسی کرد ئێمە بینیمان کە خۆپێشاندانەکان و مانگرتنە ناڕزایەتی کرێکاریەکان لە کوردستانیش ڕەنگوبۆی زۆر بووە ژنان لە سەتحی ڕەهبەری و ئەو کەسانە بوون کە ڕێخستنیان دەکرد لە خۆپێشاندانەکاندا و خاوەن پەیامی خۆیان بوون لە ڕۆژی زمانی زگماکیدا کاتێک دەبینی ژنێک پلاکات هەڵدێنێەوە دەنگی زارا ئەبێ ئەبینی کە ئەزانێ زارا بە بێتاوان لە ناو زینداندایەوە زۆرێک لە کەسانی تر ژنان هەمیشە خاوەن هەڵوێستی خۆیان بوون خۆشبەختانە هەمیشە بوون لە ناو بزوتنەوەکاندا وە کاتێک کە لە شارەکانی تریش دەنگێکی ناڕزایەتی هەڵدە بۆ نمونە بۆ مەسەلەی کوشتنی ژنێک هەمیشە دەنگیان هەڵبڕێ بەڵام ئەوە ڕەنگدانەوە نابینین لە شارەکانی تر بە پیر کوردستانەوە بێن بەداخەوە و ئەمەش دەگەڕێتەوە سەر ئەو سیستەمە فاشیستە بەڵام ژنان توانیویانە خۆیان بەڕێخستن بکەن ئێمە دەبینین کە لە کاتی قەیرانی کۆڕۆناوە کە ئەسرین و کانی باسییان کرد دەسەڵاتی ڕژیمی دژەژن زۆر نابەرپرسیارانە هەوڵدامە ژنانێکمان بینێت کە ڕێخستیان کردەوە سایری بەهداشتیان بۆ ژنان کۆ کردەوە پارەیان کۆ کردەوە لە ڕێگای تۆڕی کۆمەڵایەتیان کردەوە بە دەنگی ئەو کەسانێک کە لە فەقر و لە نابەرابەریەکی چینایەتیدا خەریکن ئەژن بۆیە ئەم ڕێخست نەتوانێت تا ئێستا جواب بوو بێ بەڵام هەرەوەی کە تا ئێستا بینیمان و زانیمانە ئێمە ناتوانین داوای ماف و حقوقی خۆمان لە سیستمە دژە مرۆڤێکی وەکو کۆماری ئیسلامی بکەین چونکە ئەو هۆکاری بێ مافی ئێمە دەبێ خۆمان سازمان بدەین خۆمان بەڕێخستن بکەین ژنان ئەبێ بێنە ناو ڕێزەکانی خەباتەوە وەکو کە هەمیشە بوون و خۆیان هاوتەری بکەن لەگەڵ خەبات و چینی کرێکار لەگەڵ خەباتی کرێکاری چون بەزی بەشێکی جیانەکراوە لە بزوتنەوەکان وە پیاوانی ئازادی خوازی ئێمە هاوڕێ ئاکۆ چەنێ پێویستیمان بە ژنانی وشیار هەیە ئەوەندەشمان پێویستی بە پیاوانی وشیار هەیە زۆر جار پیاوانی ئازادی خواز پیاوانی ڕۆشنفکر کە من لەوانەیە زۆر چاوەڕوانین زیاتر لەوان بێ بۆ نمونە کاتێک کە باسی ماتەقین خەریکن مەسەلەی ئەخلاق و ماف تێکەڵەکەنەوە بۆ نمونە زۆر جار دێن مەسەلەی ئەڵێ ژنان لە شفرۆشیەکەن لە حەڵەتدا لە شفرۆشی خەسارێکی کۆمەڵایەتیە و ڕیشەی
لە ئابووری وڵاتێکەوەی وەژنان تێدا خسار ئەبینین ئەم مەسەلەی ئەخلاق و ماف یا دەبینی باسی مافەکەن ئەڵێ من ماف ئەدەم بە ژنێک ماف نادرێ بە من خاوەن مافی خۆم کە لەلایەن سیستمێکەوە لە من زەوت کراوە پیاوانی ئازادی خواست لە کۆمەڵگای ئێمە ژن و پیاو تێدا قوربانین پیاوە کوچەڵسێنەت بادێت ژن وە کوچەڵساوە من بارها وچوومەتەوە ئێڵێمەوە ئێمە پێویستە بەیەکەوە دەستە ناو دەستیەک بۆ نەمانی ئەو خەسارانە کار بکەین و نابێ ئینکاری بکەین من بەردەوام ئامارەکانە چێکی لە دەستم بێ ئەیڵێم لەوانەیە دەڵەن نەخشێکی ڕۆڵ ناشرین سیمایەکی ناشرین لە کوردستان نیشاندا بەڵام خۆ بەهۆی کوردبوونەوە نییە بەهۆی ئەو فەقرە ئابووریە کە تێدا بەهۆی ئەو پەراوی خستنەیەکە کۆماری ئیسلامی بە ئەمنیەتی سەیری ئەم ناوچانە دەکات سەیری ناوچەی کورد نشینەکان و عەرەب نشینەکانەکە و مەسەلەی ئێتنیکی تێدا بۆی ئەوەندە زەقت و بەرچاوە و پێویستە خۆمان بەڕێخستن بکەین تا ئەتوانین خۆمان سازمان بدەین چاوەڕوانی ماف و حقوق خۆمان لە خۆمان بکەین لە بزوتنەوەکانمان دەبێ خۆمان بخزێنینەوە هەموو بزوتنەوەکان ومانەی ئەوانەی ئازادی خوازی بڵێنەوە و دەنگی هەرز و مزورێک بین و هیچ کات چاوەڕوانیمان لەو سیستمە دژە مرۆڤە نەبووە نەشمان بێکە مافمان پێ بکە و بە هیچ کام لە دروشمەکانی نابێ بە هەڵەدا بڕێن زۆر باشە پرسیاری زۆر هاتووە چ باید کرد ئەڵێ ئەوەی کە ئەکوژرێن ئەوەی کە شکنجا درێن ئەعدامەکرێن خۆیان نەکوژنتەوە ئەوانە ئامار وەرقامێکن کە هەن باسان لە وەزێتەکەی کرد ئێستا چ باید کردەکان با بڵێن هەوڕێ هەتاو لە تۆ دەست پێ بکەین بۆ نمونە شتێکی باشت باس کرد لە ناو قسەکانتە زارای محەممەدی گیرێت بەڵام کۆمەڵێک فعالی مەدەنی پشتیوانی لەکە بزوتنەوەی ژنان بەگشتی پشتیوانی لەوە ناکە ینی دفاع لە خوێندن بە زبانی دایکی یا مەسەلەن معەلیمەکان لە کوردستان دێن ئاعترازەکەن کۆمەڵێک فعالی مەدەنی و سنفی لە کوردستان ئەگیرێن ئەخرێنە بەندەوانە بۆ ژنان بە شێوەیەکی گشتی نایەن دەخاڵەتی تیا بکەن پشتیوانیان لێ بکەن ئاعتراز بکەن و ئەمانەش بە بەشێک لە خواستەکانی خۆیان بۆی کە هاودەنگیە یا کۆدەنگیەک دروست بێت لە ناو بزوتنەوە کۆمەڵایەتیەکان بێگومان هاوڕێیاکو هەمیشە ژنان دەنگی هەموو ژنان و پیاوانی ئازادی خوازی ئەو کۆمەڵگایە بوون و هەر ئەو ژنانە کە بزوتنەوەی ژنانیش بەشێک لەوە بوو کە کاتێک کە زارای محەممەدی بۆ نمونەگیرە دەنگی زارا بوو و دەنگی مەزلومیەتی زارایان بە تایبەتی ئەوانەی کە لە دەرەوە بوون بەگوێ دنیادا داوە بەڵام ئەو ڕژیمە کەڕە لە بەرامبەر ئەو دەنگەڵ بڕینە بێگومان هەمیشە ژنان لە ڕێزی پێشەوە تۆ دەبینی کاتێک ڕێکخراوەکانی ئەوەی ببوورە هاوڕێ هەتابوورە ئایا ڕێکخراوەکانی تایبەت بە ژنان ئەوانەی کە کار لەسەر مافەکانی ژنانەکەن ئەوانی بە تایبەت لە کوردستان معتەرز بوون بە نسبەت مەسەلەن قەزەی زارایە ئەو فعالی نەکرێکاری و مەدەنیانی کە ئێستا لە کوردستان گیرا خودی ڕێکخراوەکان هێناوەی کە معلیمێکی ژن هاوشانی معلیمێکی پیاو ئەچێت لە سەفی داخوازە سنفیەکانیان قەرارەگرێ یاچنە لایەکەوە بۆ بەحسێکی جیاوازە بەڵام وەک بزوتنەوەی ژنان کە کاری حرفەیە مەشغەڵەی ئەوەیە کە مەسلەی ژنان بەرجەسە بکاتەوە ئایا مەسایلی تری کێشە کۆمەڵایەتیەکان ئەبێتە بەشێک لە داخوازیەکانی بۆی کە هاودەنگی و کۆدەنگی دروستکە ئێمە کاتێک باسی ڕێکخراوەکەین ئەبێ باسی ڕێکخراوی بکەین کە لە سیستمێکی مرۆڤتەوەردا بێ لە سیستمێکی ئازاددا ئەو NGOانەی کە لە ژێرناوی ڕێکخراوی ژنان لە ناوخۆ کارەکەن و فقط کارێک خۆگرتنە من قەت بە بەشێک بەڕاستی لە بزوتنەوەشیان نازانم من باسی بزوتنەوەیەکی زیندوو دەکەم کە بە شێوەیەکی خۆڕست تەریکە کارەکانە بە و NGOانێک کە لە ناو کۆماری ئیسلامیدا لە ناو سیستمەدا هەر دەنگێکی ئازادی خواز بێوێ بۆ نمونە دەنگی زۆڵ مستەمبێ یەکەم لەمپەری خودی کۆماری ئیسلامیە بێگومان لەو سیستمەدا ڕێکخراوە کار بکە ئەو ڕێکخراوە ناتوانێت بە شێوازێکی ئەکتیڤ من کە باز لە جنبشی بزوتنەوەی ژنانەکەم باز لە بزوتنەوەیەکی خۆڕست بزوتنەوەیەکی سەربەخۆ سازماندهی شده لەلایەن خۆیانەوە لەلایەن ئەوانەی کە تێیدا خۆیان بەڕێخستن کردووە ئەەکەم نەک ئەو کەسانی کارە و هەرەو بزوتنەوانی کە دەنگی ئەو هەموو زۆرە بوون کاتێکە من باسی بزوتنەوەیەک دەکەم کاتێک کە فریشتە لە مەریوان سەری بڕدرا لەلایەن بەداخەوە باوکێوە ڕژانە سەر شەقام و
دەنگی فریشتە بوون بە دەنگیان بەگوێی دنیادادا و کارێکیان کرد دەوڵەت بە دوواداچوونی بۆ کاسەڕاوێکە خودی قانونی و دەوڵەتە. من باسی بزوتنەوەیەکەکەم کاتێک کە کۆماری ئیسلامی هێنای لە مەریوان جلی ژنانەی لەبەر پیاوێک کرد کە بڵێ کە ژن کەمە و پیا و ئەگەر وەکو ژن سەیری بکرێ بە سووکی دادنێ و ئەم ڕوانگە چاواشەی لە ژن نیشاندا ئەو پیا باسی ئەو سنەوە دەکەم کە کۆمەڵێکی زۆر پیاوی ئازادی خواز لەناوخۆ لە دەرەوەی وڵات جلی ژنانیان لەبەر کرد و وتیان کە ژن بوون سووکی نییە. من باسی ئەو بزوتنەوە ئازادی خوازە دەکەم کە لە ناوخۆ لە دەرەوە بە شێوەیەکی هەڵقەی خەریکە کارەکە و چ لە دەرەوە بن چ لە ناوخۆ بن. من باسی ئەو هەموو چالاکە مەدەنیەکەم کە بە تاوانی هنەر و ئەدەبیات و بە تاوانی ژینگە پارێزی ئێستا لەناو ئەو سیستمەدا لە سویا چاڵەکانن لە ژێر زەڕەبین ڕۆژانە ئیمزادە ناتوان لە شارەکەی خۆیان بڕۆنە دەرەوەوە بە تەعهود لە دەرەوەن. باسی ئەو بزوتنەوە زیندووە کەم نەک باسی NGOیە کە لەناو سیستمێک دوتم زۆر جار ئەم ڕێکخراوانە ئەو NGO بەناو NGO بەیانات چونکە NGO فەرسەفەی خۆی هەیە ئەوەی کە لەناو سیستمێکی دیکتاتۆردا لە ژێر ناوی ڕێکخراوکارەکە بێگومان ناتوانێت خاوەندەنگی خەڵک بێت. ئەمان ئەگەر توانی بەیاندەنگی ئەو ژنانە بن ئەو هەموو ئاماری کوشتن و قەچ و ئەو هەموو گیرانە نەدەبوو. من باسی بزوتنەوەیەکی سەربەخۆکە بزوتنەوەیەکی ڕادیکال بزوتنەوەیە کە ماف و ئازادیەکانی خۆی دەست دەبێنێ ئەزانێ و ناهێڵە چیتر وەکو وڵاتانی عەرەبی وەکەوەی کە دوای هاتنە سەرکار و خۆسەپاندنی ڕژیم ئەو هەموو ماف و ئازادیە بەلاڕێدا بردرا. بزوتنەوەی کە پۆتانسیێڵەکەی خۆیەتی و خۆی لەگەڵ بزوتنەوەی ئازادی خوازیدا ئەبینێتەوە هەر لە ژنانی ناوشۆڕشەوە لە ژنانی قەڵەم بەدەستەوە ژنانی چالاکی مەدەنی کە خۆیان بەڕێخستن کردووارێکە و لە گۆشەی خۆی و حتا ئەگەر لەو کۆمەڵگایە ژنێکمان هەیە بەوەی دابوونەریت و سنەتەوە بێدەنگ دەتوانیوانە دەنگی ئەوانش بن و دەنگی ئەوانیشیان داوا بەگوێ دەرەوە. من باسی ئەو بزوتنەوەیەکە بێگومان هەموو کاتوانیوانە دەنگی ئەو هەموو زوڵم و زۆر و سەرکوتە بن. زۆر سپاس ساوڕێتەوە. لەوانەیە ئەمە دوایین پرسیار بوو بێت چونکەوە پێم بۆ هات کە 9 دقیقە کاتمان ماوە هاوڕێکانی و هاوڕێ ئەسرین و مەجموعەیەک پرسیاری زۆریش ماوە، بەڵام ئەگەر ئێوەش بتوانن هەر لە چوارچێوەی ئەو پرسیارەی کە لە هاوڕێ هەتاون کرد مەسەلەیەکی باید کرد بۆ داهاتوو. با من چمە لای هاوڕێکانی پێشتر هاوڕێکانی لە 3 دقەیە پێمان بڵێ بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لە ئێران چۆن ئەتوانن ببن بە متحیدی بزوتنەوەی ژنان. دیارە لەم اتحادەیە هاوسەنگی هێزە گۆڕێت بە قەزانجی دەهای خەڵکی ئازادی خواز و یەکسانی خواز. ئەمە چۆن ئەکرێت؟ لە بەشێک لە وەڵامی پرسیارەکەی پێشووتا ئیشارەت پێکرد ئەتوانی کۆی کەیتەوە ئەمەمان پێ بڵێ و وەک چ باید کردێکیش بڵێ. سەرەتا دەستخۆشی ئەەکەم لە بینەرانی خۆشەویست کە ئاوا واکۆنێش نیشانە دەن و هەتا دەستخۆشی ئەەکەن خۆشحاڵم کە بەنامەکە بە دڵیانە. بۆ جوابەکەی وە هاوڕێیاکۆ ئەگەر ئێمە تەماشای ئاعترازەکان بکەین بە تایبەت لە ئین ساڵیانی 1400 پارەکە تەماشایەکەین وەختی کرێکارانی حەفتەپە تێنە دەرەوە دانیشتویان لە پشتیبانیان ناجونبێشی دانیشتووی تێتە دەرەوە فەرزەندی کاریگەرانی کەنارێژان میمانی یا وەختێ جۆنبێشی معلمان تێتە دەرەوە قەتنامەدا داوای بەشێ لە قەتنامەکەی یانێ بەندێ لە قەتنامەکەی ئازادی زیندانیانی سیاسیە یا وەختێ بازنشستەکان تێنە دەرەوە لە ئەسەلویە کرێکارانی نەفت لە قەتنامەکەیانە دفاعەکەن لە بازنشستەکان و هەموو ئەم بەشانە ئیشارەم کرد کە بەشێکیان ژنن درۆسە کە من بەڵام کێفیەتیان هەیە ژنەکان ڕەهبەری بەدەسەگرن. جۆنبشی قەتعەنەوە نیشانەی ئەوەسە کە دەردێ مشتەرێک دەرمانێ یەک دەرمانی مشتەرێکەوە خۆشبەختانە جۆنبێشەکان هەموو جۆنبێشەکان بەو نەتیجە گەیشتن بۆیە خەریکن وتم شعارەکانیان ڕادیکاڵە بێتەوە ئاوا پشتی یەکەگرن و بەشێ لەمانە ژنانن و هەر ئەو ژنانن کە لە جۆنبشی ژنانیچا داوای حەق و حقوقی خۆیانەکەن و شاید وەختێ لە کرێکاری حەفتەپە تێتە سەر خیابان ژنەکە ئەچێتە سەرسەکۆ ئەوە هەر ئەو ژنەسەکە لە جۆنبشی ژنانی چا خەریکە مقاومەتێکا خەریکە مۆبارێزەگا لەگەڵ ئەم سیستەمە لەسەر لەگەڵ یاسا و قەوانینێ دواکەوتوکە هەیە ئەگەر کورتی کەینەوە قەتعەنەوانە خەریکن هەموو جۆنبشەکان خەریکن یەکەگرن
بە جونبشی ژنان ئەوێ بزانێکە سەفی خۆی سەفی مۆبارزاتی خۆی لەگەڵ سەفی ئەو کەسانە کە بە شێوەهایەکی ڕەنگۆڕەنگتێن گەرەکیانە متالباتیان بە ڕێفۆرمهایەکی سەدحی مەسەڵەن بێژن ئەوە ئەم بەم ڕێفۆرمە ئەو متالبەتە بەدەست بێری سەفی خۆیان لەوانە جیاکنەوە ئەوە بزانن کە هەروواکە ڕەهایی جامعە بێ ڕەهایی ژنان نابێ ژنان نیمەی کۆمەڵگان و نیمەی تەبەقەی کرێکارن مادامێکە جونبشی ژنان چووە پاڵمابەقی جۆنبشەکانترەوە جونبشی ژنان هاوپشتی کرد تەک جونبشی ژنان تەبەقەی کرێکار هاوپشتی کرد تەک جونبشی ژنانە ئەوە نیشانەیە وەسەکە یەک تەبەقە یەکی گرتووە خەریکە متەشەکلە بێ و زمانێکی ئەم تەبەقە یەکی گرتەوە بوو بە 99% قەتئەن تەبەقەی کرێکار ئەتوانێ سیستمی سەرمایەداری بە هەموو مناسباتی گەندیدەوە بە هەموو ئەبزارەکانیەوە بڕوخێنێ و سەرکەوێ. دەست خۆشبێڕەکانی هاوڕێ ئەسرین جیاوازی ئەم بزوتنەوە لە ئاسی بۆ نمونە لە وڵاتانی دەرەوە وڵاتانی پێشکەوتوی سەنعەتی لەگەڵ بزوتنەوە ژنان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیە لە ئێران چۆنە لە چیایە ئەوەمان بە کورتی پێ بڵێەوە پێشمان بڵێت کە ئەم بزوتنەوە دەبێت چ بکات بەوەی کە ئەو دەساوەردانەشی کە بەدەستی هێناوە لە داهاتووە لە ڕەوتی مبارزاتی خۆیان لە داهاتوو نەک لە دەستیان نەدا نەک لی کەم نەبێتەوە بەخو پێشی زیاد بکات حالێکی سەختە بەڵام کاتیش کەمە. والله هیوادارم کە بتوانم زۆر کورت و مختصر قسەکانم بکەم هاوڕێیاکۆ ئێمە تەفاوت هەیە کە ئەیبین لەناو بزوتنەوەی ژنان چە لە ئوروپاوە چە لە وڵاتانی تر تایبەتەن خاوەنیانە کە زۆرتر بەحسەکە ئێمە لەو وڵاتانە بوو ئەوەیە کە بزوتنەوەی ژنان لە خاوەنیانە هەروەکە بەحسیشمان کرد ڕیشەهای نزیکیان هەیە بەیەکەوە ئەو ئستبدادە مەزهەبیە کە لە وڵاتانە هەیە خۆ لە وڵاتانی ئوروپایی نییە دروستە لێرە مەسەلەی وەکو مەسەلەی ڕاسیزم وەکو مەسەلەی ناسیۆنالیزم ئەتوانێت قەویتر بێت و بزوتنەوەی ژنانیش تەبیعەتەن بێتەسیر نابێت لە نوعی ئەو حاکمیەتانەی کە هەیە مەسەڵەن ئێمە ژنانی پەنابەرمان هەیە بۆ نمونە لە وڵاتانی ئوروپایی کە هەم لەگەڵ مەسەلەی ژنبوونیان خەریکن دەست و پەنجەلەرمەکان و هەم لەگەڵ مەسەلەی پەنابەریان و ڕاسیزمێکە کە ساڵانی ئەخیر بە بڕوای من لە وڵاتانی ئوروپایی ڕشتی کردووە هەر بەم بۆنەوە تەشەکلهایەکی سەربەخۆ لە ڕاستای جونبشی حتا ژنان ئەتوانین بەهدافێکە هەیەە وەکو عەلەیهی وتم ڕاسیزم عەلەیهی تەبعیز لە ژێر ناوی بزوتنەوەی ژنانیش خەریکن کارەکەن و من لە ئەوڵی قسە و باسەکانیشمەوە ئشارەم کرد کە موقعیەتی ژنان و حتا بزوتنەوەی کە متعلق بە ژنانە خۆ کار و فعالیەتی و ارتباطاتێکە هەیەی مستەقیمەن هەڵەگەڕێتەوە بۆ نوعی حاکمیەتێکە لە هەر وڵاتێکەوە ئەژین هەیە بەڵام خۆ تەبیعەتەن ژنانیش ئەتوانن باتەوە جوو بە نوعی ئەو حاکمیەتە بە ئبتکاراتی خۆیان نامەوێ وەکو حاڵەتێکی نەسیحەتوار قسە بکەم بەڵام بە ئبتکاری خۆیان ئەتوانن هەروەکە ژنانی کوردستان کە ڕفیقەکانیش بۆ خۆیان باسییان کرد بە ئبتکاراتی خۆیانە بینی مەسەڵەن پەدیدەیەک وەکو خودکوشتنی پەدیدەیەک وەکو قەتڵهای ناموسی کە وجودی هەیە لە ئێران بەرامبەر بۆ مۆزوعاتانە هەڵویست هەڵەگرن تێنە سەر خیابان بەسڵا حتا پلاکاردێکی بوچکیش بووێ بەرامبەر بە ئەو ئتفاقاتانە بێتەفاوت نین بە نەزەر من ئەکرێت هاوڕێ ئەسرین ببوورە من سوالەکەم زۆر سەخت بوو داشمنا بۆ کە کۆتایی بەرنامەکە بەڕاستیم پێم وانە بوو کاتەوەندەکەمە هەمیان بوو من داناواڵێ 30 سانیە من هەر فریای ماڵاواییەکەوم مەجبورین ئەم بەرنامەدا ئەم پرسیارە دانین بۆ بەرنامەهای داهاتی تەلەڤیزیۆنی کۆمەڵە کە خۆشت حتمما بەرنامە تێ و لێو ئیشارەی پێ بکەیت زۆر سپاس بۆی کە قبوڵی زەحمەتان کرد و لەم بەرنامە شرکەتتان کرد سپاس بۆی کە وەختان دانا و سپاس بۆ بینەران من ئەگەر کات هەبێ لە 10 سانیە هیوا دارسێران ئازاد لە کەلاتەرزان ڕێزان لە دانەکەمانگەر چەند بینەر لە سنە بۆکان مەهابات پەیامی پیرۆزباییان نردووە و ئیبرازی لوتفیان کردووە هەم بە نسبەت بەرنامەکە و هەم بە نسبەت میوانانی بەرنامەکە هاوڕێ زانا و هاوڕێک کاوەی ئەحمەدیش پەیامی پیرۆزباییان لە فەیسبوکەوە نردووە
ببورن ئەوەی کە من نەمتوانی دەقی پەیامەکان بخوێنمەوە باسەکان و پرسیارەکان زۆر مابوو کاتیشکەم بوو زۆر سپاس بۆی کە لەگەڵمان بوون سپاس بۆی کە بە حوسڵەوەی گوێتان لێگرتین بژین بە شادی تا بەرنامەیەکی تر کات خۆش